لەو سەرە کچێک لەگەڵ کوڕێکە لە لای ڕان ئەبن دایکی کچە هەموو جار بە کچەکەی ئەوت کچەتی و ئەترسم ئەگەر لەگەڵ ئەو کوڕەدا یاری بکەی داوێنی کراسەکەت بدڕێ. ڕۆژێک لەو دەشتە یاریانە کرد بەدەم یاریەوە بەگاڵتە ئەوەشیان کرد و کچێنی کچەکە نەما. کچەکە وتی ئای ئەوە بۆ داوێنی کراسەکەمت دڕی. کوڕەکە وتی ئێستا بۆت ئەدورمەوە. سەر لە نوێ تێهەڵچوونەوە. کچەکە زۆری پێخۆش بوو. وتی دیسان بیدورەوە. بۆی درووەوە. فرە خۆش بوو. وتی جوود بەقیەی بکەوە. کوڕە هەناسەیەکی وای تیا نەما بوو. وتی ئیتر دەزوو نەما. کچەکە هەردوو هێلکە گونی کوڕەکەی گرت و وتی هەی فێڵ بازەی درۆزنە، ئەوە تا 2 گڵۆڵە دەزود لێرەدا شاردۆتەوە. شێخ فەتاح گێڕایەوە وتی لەو ناوجافایەتیە پیاوێک هەبوو لالە حەمەی ناوبوو هاتوچۆی گۆرانەکانیە کرد. ڕۆژێک کابرایەکی خێڵەکەی خۆیان ژنەکەی ئەمرێ دێتە لای لالە حەمە ئەڵێ برا تۆ لە قنگی شێخ و مەلادا گەورە بوویی، بزانە چۆن ئەوێ و چۆنی بشارینۆ. ئەویش ئەچێ ئەڵێ برا خازانی ئاو بێرن قومە ئاوێکی تێکەن و گەرمیکەن. ئەمجا ئەڵێ چیغێک بێرن تەرمەکە بخەنە سەر چیغەکە، میمکە فەوجیش بێت لە سەری بوێسێ، خازانە ئاوەکە بکەنوە ملیا پشی لە شۆریکە. پاشان ئەڵێ ئا لەو گۆشەوە قمە چاڵێکی بۆ بکەن، لولی دەن وە تۆپە جاوگیەکە بیخەنە چاڵەکەوە. ئەوانیش وای لێکەن، بەڵام چاڵەکە قوڵ نابێ، هێشتا گەلێکی بە دەرەوە ئەبێ. ئەڵێن لا لە حەما کوچ کرد لێ نەوارێ خۆیش تا چاڵێکی تریژی گەرەکە. ئەویش ئەڵێ کوڕە نایگەرەکە بیقەم چێننەوە. ئەمجا کابرای مێردە ئەڵێ برا دەی تەڵقینەکەشی بخوێنە. ئەویش ئەڵێ برا بۆ من نەهاتگە، من فێرت ئەکەم خۆت بیخوێنە. ئەڵێ برا خاسە. ئەویش ئەڵێ ئەم پەنجەت ڕاستکەرەوە سێفی کە بکەوە دەور قەورەکەیە و بێژە فرەم کردگەوە کونیێتەوە. بەم جۆرە ئەینێژن و کابرا هەنگی گریان بەری نادا. کە سەیرەکە خەڵکەکە هیچ ناگرین. ئەویش ئەڵێ ئەرێ دەوید باوکینە ئەوە بۆچی ناگرین؟ خۆ هەر ژنی من نەو ژنی گشتمان و. دەروێشی کەلهوڕ لەو کوردەواریە بە گوندەکانە ئەسوڕێنەوە، هەریەکە کراسێکی درێژ لەبەر ئەکەن، پرچێکی لە شانەدراویان بەرداوەتەوە، دەفێک ئەخەنە نەڕەی شانیان، تەزبیحێکی دەنگ گەورەشیان ڕاست و چەپ خستوەتە ملیان، کە ئەگەنە قەراغ ئاوایی دەفەکە ئەگرن بەدەستەوە، بەبەر ماڵەکانە ئەسوڕێنەوە و بەدەم دەفلێدانەوە گوایە زیکر ئەکەن ئەڵێن هۆ عەباس تەیرێ مەیرێ کاینات، هۆ دایە گورە ئەمە بە دەرکی کونات، چیزێ میزێ ڕای دەروێش بنێرە. دەروێشی گژنی زەبەلاح بەلادیەکانەوە بەسەر خەرمانانە ئەسوڕێنەوە بۆ دەروەزە و خەرمانلۆخە، تورەکەی گەورە گەورەیان پێیە هەموو شت کۆ ئەکەنەوە، لە گەنم و لە جۆ، لە کەشک و چاوەر، لە شەکر و چا، لە ڕۆن کە ئەیکەنە ناو کوولەکەیەکی ملباریکەوە و پەتێکی پێوەیە خستویانەتە ملیان. ئەگەر بۆیان ڕێکەوێ دزیشی بەدەمەوە ئەکەن، ئەمانەش زیاتر جوتە جوتە ئەگەڕێن. دەفێکیشیان کردووەتە ملیان بەدەم دەفلێدانەوە مناجاتەکەن. ڕۆژێک لە بەرماڵێکە یەکێکیان خاکەنازێکی بەرچاو ئەکەوێ، بەدەم دەفلێدانەوە هاوڕێکەی تێ ئەگەیەنێ بەم زیکرە بۆ ئەوە هەڵی بگرێ. ئەڵێ کلکی درێژە و دەمی پاونە، دایکەنە و بیخە هەماونە، بۆ خەرجینە و بازار ماونە، مەدەد یا غەوسی گەیلانی. لەو دەشتی دزەیە فەقەیەک هەبوو مەلابرایمی مەشهوریان پێوت. ئەم مەلابرایمە هەم سەر و فەساڵ و هەم کردەوە و قسەی لەوانە بوو هەموو کەسێکی ئەهێنایە پێکەنین. ئەمەش هەر خۆی لە خۆیان وابوو و نەبێ بە ئەنقەسی وای بکردایە. مەلابرایم ئەوەڵ مستعیدێکی ئەبێ، سوختەکە ڕۆژێک مەلابرایم تووڕەیەکە. مەلابرایمیش پێڵێ کێرت بە قنگی مەلا یەحیای مامۆستات، ئەگەر مامۆستاکەت پیاو بوایە تۆیش پیاو ئەبووی.
سوختە ئەچێ ئەمە بۆ مەلا یەحیای مامۆستای ئەگێڕێتەوە. مەلا یەحیا لەم قسەیە زۆر تووڕە ئەبێ، وەکو فیشەکە شێتە ئەچێ بە ئاسمانە، کوتەکێکی ئەبێ هەڵی ئەگرێ و ئەچێ بۆ مەلا برایم کە ئەگاتە بەردەمی مەلا برایم کوتەکی لێ هەڵ ئەسوڕێنێ و ڕووی تێ ئەکاو ئەڵێ مەلا برایم ئەڵێیت بە حیزی هاتووەتە سەرم، ئەم کوتەکەت چاو لێیە، تۆیش هەڵسە بکەوەرە خۆت، یا من سەر و گوێلاکی تۆ ئەنێمە یەک، یا تۆ من لە ناو ئەبەی، ئیمڕۆ یەکێکمان ئەبێ لە دەست یەکێکمان بیخۆین، قسەیەکی واد نەکردووە شوێنەکەی ساڕێژ بێتەوە. مەلا برایم ئەڵێ ئەی چۆن جا شەڕکەی وا ئەبێ؟ شەڕ ئەوەیە کە ئەبێت تۆ بچی لەو لاوەدا بنیشی دەست بکەی بە قسەکردن، منیش دەست بکەم بە قسە، لە هەوڵەوە بە نزمی، لە پاشا بە توندی، ئەمجا هەردووکمان لە یەک زیت ئەبینەوە، تۆ دەست بکەی بە ژنێودان، من بڵێم کەم گوو بخۆ، تۆ بڵێیت ئەوە بە کێ ئەڵێ کەم گوو بخۆ، من بڵێم باوە حیز بە تۆ ئەڵێم، ئەمجا تۆ ڕاست بیتەوە، منیش هەستمە سەر پێ، تۆ هەنگاوێک بیتە پێشەوە، من قۆڵم هەڵکەم، تۆ تووڕەتر بیت هەنگاوێکی تر بیتە پێشەوە، ئەمجا منیش بێم باوەش بکەین بەیەکە، لە من زیل و لە تۆ بەم، دەست لە دەست و قەوەت لەخوا، تا یەکێکمان ئەکەوینە توونی بابە ئەمرەوە. برا شەڕ ئاوا ئەبێ، کەی بەو جۆرە ئەبێ کە تۆ بۆی هاتووی. کە مەلا برایم ئەمانە ئەڵێ، مەلا یەحیا جوان و پوخت خاو ئەبێتەوە و دەسەکا بە پێکەنین و ئەگەڕێتەوە دواوە. شێخ حەمەغەریب مدیری ناحێی قەرەداغ بوو، لە سەردەمی حکوومەتی شێخ مەحمووددا شێخ کردی بە وەزیری داخلیە. ئەویش وتی ئەبێ مدیر ناحێت یەکەم هەر بمێنێ، منیش بە ڕەحمەت بم، کردمیان بە وەزیری ئەوقافی کوردستان. مزگەوتە شڕێکم هەبوو لە بەغدا، وتم بە مەرجێک ئەبم کە مزگەوتە شڕەکەم بمێنێ بەدەستەوە، بەڵام ئەبێ ئەوەش بزانین کە ئەو مزگەوتە حەقێکی زۆری بەسەر منەوە هەبوو، چونکە گەلێک کتێبم لە حوجرە پەرپوتەکەیا دانا، یادت بەخێر. قسەی نەستەق. سەی حسێن هەبوو لە سنە، کوێری زگماک بوو، تاوزبازی ئەکرد، قسەی نەستەقی هەبوو، جارێ بە شەو ئەچێ بۆ سەر ئاودەستەکانی مزگەوتی زیارەتان، چرایەک لەگەڵ خۆی ئەبا، پیاوێک ئەچێتە ئەوێ و ئەسڵەمێتەوە، لە پاشا لێە پرسێ سەی حسێن تۆ کوێری چرات بۆ چییە؟ ئەویش پێی ئەڵێ بۆ یەکێکی وەکو تۆکە هاتیت، نەوەک چاوت نەبینێ بکەوی بە سەرما. کابرایەک هەبوو لەو سەرا لە ناو خەڵکا پیان ئەوت ڕەشوبۆر. ئەم کابرایە سەر و سەودای لەگەڵ سەگدا زۆر بوو، خەڵک و خواشتیان ئەدایە، هەر شتێکی بەدەست ئەکەوت ئەیدا بە سەگ، بە درێژایی ساڵ ڕەوەسەگێکی بە دەورەوە بوو، بە شەویش هەر لە ناو ئەوانە ڕۆژی ئەکردەوە. جارێک نازانم لەبەر چی ئەبێ خۆی لە سەگەکان ئەدزێتەوە، تەنها دوو سەگ لەگەڵ خۆی ئەبا لە شوێنێکدا ئەنیشێ و سەگەکان بەلایەوە قنچکە ئەکەن. ئەم سەگانەش یەکێکیان ڕەش ئەبێ و یەکێکیان سپی. کابرایەکی مەردار بەوێدا تێ ئەپەڕێ پێ ئەڵێ ڕەشوبۆر یەکێ لەم سەگانم پێ نافرۆشی؟ ئەویش ئەڵێ کامیانت ئەوێ؟ کابرا ئەڵێ سپیەکە. ئەو ئەڵێت سپیەکەم لە ڕەشەکە خۆشتر ئەوێ. کابرا پێ ئەڵێ دەی ڕەشەکەم پێ بفرۆشە. لە وەڵامدا پێ ئەڵێ ڕەشەکەم لە هەردووکتان خۆشتر ئەوێ. بەرخە جوانەکەش قسەکە ئەڵێ جارێک بەرخێک لەسەر تاوێرێکەوە بوو، گورگێک بە بەردەمیا تێپەڕی و دەمی نەیگەیشتێ. پێیوت بەرخە جوانەکە نایەیت ببی بە میوانم لە ماڵەوە؟ بەرخەکەش وتی ئای ئەمە چەند سەربەرزیە بۆ من کە میوانی گەورەیەکی وەکو جەنابت بم، بەڵام ئەگەر ماڵەکەت ناوسکت نەبێ. کوێخا کامرانی خوسترەوی ڕوغزایی ئەچێتە دێی کەچەڵمیانە، لە ئاغاکەی کەچەڵمیانە ئەپرسێ ئاغا ئیمساڵ تڕ و تفاقتان چۆنە؟ ئەویش ئەڵێ کوێخا لەسەری سایەی ئێوەوە تڕ زۆرە و تفاق کەم. کەچەڵمیانە کەوتۆتە جنوبی شاری سەقزەوە
ڕێبازی جاف بووە. شاشا دەمارە کۆڵەش قسەکە لە دوو پشکیان پرسی بۆچی بە ڕۆژ دەرناکەوی، وتی لەبەر کردەوەی شەوم. بابەشێخی هۆمەری بالیسان بۆی گێڕامەوە، وتی لە سەردەم حەمە پاشای ڕەواندوزدا ئاغایەک لە دەوروبەری وەڵاش هەبوو، تۆزێ سەری لە گەورەی ئەخورا، لەگەڵەوەشا هەر لەژێر قەڵەمڕەوی پاشای کۆرەدا بوو. پاشا پیاوێکی ناردە سەری بۆ دەیەک و مەکات، ئاغاکە دەماری گەورەی دەستی کرد بە جوڵەجوڵ لە لەشیا و پیاوەکەی دەرکرد و هیچی نەدایە. ئەم ئاغایە گردێک لە تەنیشت قەڵاتەکەی بوو، پاشای کۆرەش جۆگە ئاوێک لەبەر قەڵاتەکەیە بوو. کابرا چووەوە و کارەساتەکەی بۆ میر گێڕایەوە. میر تێک چوو. ئەمجا کابراوتی ئەگەر میر خورتە توخوب گردە، ئەگەر میر زراوە توخوب ئاوە. هەر ئەو گێڕایەوە وتی جەمیل ئاغای بەحرکە و مەجید ئاغای دێرێ هەردووکیان برابوون و لە عەشیرەتی گەردی بوون، گوندێکی زۆریان هەبوو. جەمیل ئاغا دەستی بەسەر هەموویانە داگرت بوو، سەرباری ئەمە بەتەما بوو دێرێش داگیر بکە. لەو گوندانەش کە هەی بوو یەکێکیان هەرشوم بوو. ئەو قسەیەش بڵاو بووبووەوە کە ئەیەوێت دێرێش داگیر بکە، چونکە هەموو جار ئەیوێت ئەگەر خوددا بدا دەمێ دێرێش دەخەمە سەر هەشەمێ. ماجید ئاغاش ئەیوێت ئەگەر خودداش نەدا دەمێ 100 کێر بە دێرێ و 200 بە هەشەمێ. جوولەکەیەک ئەچێتە بیجار و ئەبێ بە 5 مەزەب، لە پاشا ئەچێتە سنە و لەسەر کۆڵانەکان دەسەکە بە دەروەزەکردن و ئەڵێ مردم گەل نەو موسڵمانم شتێکم بدەنیە. کابرایەکی سنەی لێ ئەپرسێت چی بوویت، بووی بە چی؟ ئەڵێ جوولەکە بووم وە 5 مەزە و. کابرای سنەی ئەڵێ هەی لەم گوو بە گووە تۆ کردگتە، گووە ڕیژ باوک ئەو کەسە شایەکت پێ بدا. جارێک پیاوێک لە سلێمانی ئەچێتە بەر دەرگای ماڵی شێخ بابەعەلی تەکیەیی. دەرگاکە داخراوە، دەسەکە بە لێدانی. شێخ بابەعەلی لە ژوورەوە ئەبێ ئەڵێ ئەوە کێیە؟ کابرا ئەڵێ من. ئەویش ئەڵێ من ئەو کەسە ناناسم کە ناوی منمە، بڕۆ خواد لەگەڵ. کۆڕ کە گەرم بوو لە هەموو جۆرە قسەیەک ئەکرێ. لە ئیبراهیم ئەحمەدم پرسی لە باری ژیان و گوزەرانەوە تۆ و شای حیجاز چ جیاییەک هەیە لە بەینتانە؟ هەندێک ڕاما و پاشان وتی جیای یەکەمان ئەوەیە ئەو گیرفانی قاسەکەیەتی، من قاسەکەم گیرفانمە. لەو مکریانە پیاوێک هەبوو قەرەنی ناوبوو، جووتێ گای هەبوو جووتی پێ ئەکردن. لەسەر ئەم گایانەش گەلێ قەرزار مابووەوە، چونکە قەرزی بەسەرەوە کردبوون بۆ وەختی حاصلات. ڕۆژێک لە کاتی وەردبڕیندا گایەکان مانیان گرت و خۆیان دا بە زەویدا. هەرچەندە کابرا لێدان و هاواری کرد بەسەریانە، هیچ کەڵکی نەبوو. ئەومانە گرتیان هەرگرتیان. لە ئاخرا کابرا وەڕز بوو، چوو لە تەنیشتیانەوە ڕاکشا و نووست، وتی گا بازە و گازەردە، ئەوە منیش هاتم لە تەنیشت ئێوەوە ڕاکشام، بزانین خاوەن قەرز بێت کاممان ئەبا. شێخ مەحموودی مەلیک دەست بەسەر بوو لە بەغدا. بە دەستوری شێخ مەحموودی وەخانێکی ڕاکێشا بوو لە شێخەکانی عەرەب و لە پیاوانی حکوومەت هاتوچۆیان زۆر ئەکرد. هەموو دەم دیوەخانەکەی ئاوەدان بوو، بە تایبەتی کوردەکانی چ بەغدا و چ دەرەوەی بەغدا هەر زۆر ئەچوون. ئەو کوردانەی کە لە دەرەوەی بەغدا ئەچوون بۆ خزمەتی زۆری ڕێز لێ ئەگرتن. لەناو ئەمانەشە هەبوو کە پۆشتە و پەرداخ نەبێ. ڕۆژێک ئەوە گەلێ لە شێخە عەرەبەکان و کاربەدەستە گەورەکانی حکوومەت لەوێ ئەبن. لەو کاتەدا چەند کوردێکی لادێی لە وڵاتی سلێمانیەوە دێن بۆ خزمەتی شێخ، ڕێزیان زۆر لێ ئەگرێ. یەکێ لە پیاوە گەورەکانی حکوومەت کە لەوێ دانیشت بوو ئەڵێ یا شێخ ئەم ڕووتەڵانە چین وا تۆ بەو جۆرە ئەچی بە شان و باڵیانە و ڕێزیان لێ ئەگری؟ شێخ مەحموودیش لە وەڵامە ئەڵێ ئەگەر ئەم ڕووتەڵانە کە تۆ ئەیان لێیت نەبن، من ئەم شێخ مەحموودە نابم.
یەکێ لە بەگەکانی جاف ئەولادێکی بێکەڵکی ئەبێ پیاوێکیشی ئەبێ حەمەعەلی ناو ئەبێ ڕۆژێ دەردەدڵ ئەکا لە لای حەمەعەلی ئەڵێ حەمەعەلی بەخوا وەجاخم کوێرە حەمەعەلیش لەبەر خۆیەوە ئەڵێ بەخوا میرم باوکیشت هەر وەجاخی کوێر بوو حەمەعەلی هەبوو لە سنە زاوتی ئاسەف دیوان بوو پیاوی ئەعیانەکانی سنە خۆیان بە شتێک ئەزانی ڕۆژێک ئەم حەمەعەلیە لە پیاوێک تووڕە ئەبێ و پێی ئەڵێ سەگ باوک 100 تمەن بدەم تمەنیەکت لێ بستێنن ساڵێک لەو وڵاتە شەهید باوی پەیدا کردبوو هەر کەس ئەمرد ئەیانوت شەهیدە شێخ محەممەدی شێخ جەلال گێڕایەوە وتی عەبەی مەلا حەسەنی دەرەویانی هەبوو ئەیوت جەحەنەم لەبەر شەهید ناشکری نەبێ بەرکەس ناکەوێ پیاوێکم لابوو مام پیر داودی ناو بوو جارێک هەروە قسە لە مردنەوە ئەکرا کە مردن هەموو کەس ئەپێچێتەوە ئەویش وتی مامۆستا ئەوی بوو مرد عەبدوڕەحیم و عەبدوڕەحمان لە سلێمانی دوو بران ئەوەندە لە یەک ئەچن لە هەموو کەس تێک ئەچن ڕاز کچی دکتۆر عیززەدین ڕۆژێ چاوی بە یەکێکیان ئەکەوێ ئەم کچەش تەمەنی لە بینی 4 تا 5 ساڵانایە ئەڵێ بابا ئەو پیاوەی لە پیاوێک دوو پیاوان هەیە چاوم پێکەوت جاوەرە تۆ ئەم قسەیە هەڵێنە و لێی ورد بەرەوە شێخ بەشیر بۆی گێڕامەوە وتی باسی مدیر ناحەیەک ئەکرا کە بکرێ بە قایمقام یەکێک لە کۆڕەکەدا بوو لیان پرسی ئەو پیاوە چۆنە وتی وەڵڵاه پیاوی چاکە بەڵام درەنگ تێگا و زوو لە بیری ئەچێتەوە مەلا فایق هەبوو لە سولەیمانی خۆی دەستی شێتێتی هەبوو ئەیوت شێتی زۆر خۆشە تا مناڵان پێیان نەزانیوە کە پێیان زانی ئیتر گووی تێ ئەبێ سەردەمێک بوو بارانە واتە حەقی بار وەرئەگیرا لە سلێمانی لەو لای کانی دۆمانەوە قۆڵچی ڕاوەستا بوو بۆ ئەو بارانەیە کابرایەکی وێڵەکەی هەندێ دیزە و گۆزەی کردبووە ناو هۆڕێک و نابووی لە گوێ درێژێک هێنابووی بۆ سلێمانی بۆ فرۆشتن کابرای قۆڵچی بەخۆی و دارەکەیەوە ئەگاتە سەر بارەکە و دارێکی باشی لێ ئەدا و بە کابرا ئەڵێ بارەکەت چییە؟ کابرای خاوەنباریش ئەڵێ قوربان ئەگەر دارێکی تری وای لێدەی هیچ ئاسەف دیوانی سنە گەلێ دێ و ناوچە و گوندی هەبوو ئەم گوندانە لە ساڵە زاوتی ئەنارد حاصڵاتیان بۆ وەرئەگرت هەر لە زمانی باو باپیریانەوە کە ئەمانە خاوەن مڵک بوون بەم جۆرە بوون بۆ کۆکردنەوەی حاصڵات و مڵکانە کوڕێکی خەڵکی شاری سنە کە ناوی میرزا نەسروڵڵا بوو پاش ئەوە کە خوێندن لەو وڵاتە تەواوەکە ئەچێ بۆ فەڕەنسە لەوێ شەهادەیەکی بەرز وەرئەگرێ و ئەگەڕێتەوە ویستە بووی لە لای ئاسەف بێت و ئاسەفیش ئەمەی بەلاوە خراپ نەبوو میرزا کەوتە ئیشکردن بەڵام هەر ڕۆژە نەڕۆژێک شتێکی ئەدۆزیەوە و قەوانێکی ئەخستەکار ئەمەش هەموو لەبەر ئەوە بوو کە شەهادەی لە فەڕەنسەوە هێناوەتەوە لەوانە بوو نەلووتی بە ئاسەفدا ئەهێنا و نە بە هیچ کەسێکی ترە لە ئەنجامە ئاسەف گەیشتە تینی و ئیتر پێی هەڵنەگیرا وتی بەو ئاغایە بێژن 7 غارگەنم و جۆ ئەدەین بە یەکی حساوەکەمان بۆ بکە ئێمە 7 بیجاری خۆمان هەست لە ناو شیشەکانە 7 بیجاری فەڕەنسەمان گەرەک نییە مەلایەک هەبوو مەلا عەبدولباقی ناو بوو لە سنە لە مزگەوتی دارولئیحسان ئیجازەی علمی لە مەلا حەمەڕەشیدی مودەڕیس وەرگرت ئەوە لەو ئیجازەیەدا هەڵپەرکێ و ئاهەنگە فەقێکان بە زۆر پەلی مەلا عەبدولباقییان گرت و وتیان ئیجازەهی تۆیە و شادی بۆ تۆیە ئەبێ بۆ پیرۆزی بیت 1-2 دەور سەرچۆپی هەڵپەرکێکە بگری بەدەستەوە بەم جۆرە کێشیان کرد و بردیان ئەویش دەستی کرد بە سەرچۆپی کێشان مەلا لوتفوڵڵایەکی زۆنجی هەبوو لە ئیجازەدانەکەدا سەیرێکی مەلا عەبدولباقی کرد و وتی شا تواشایکە
چارەکێنانی بوو ئەوی چی بڕیا ئێستا لە خۆشیە پێ کوتێوە زەویە. خلکی مستەفای پیروەیز لە شارەزور هەستوونی دەوارەکەیان تێک ئەچێ لەگەڵی خەریک ئەبێ بوو ئەوە ڕێکی خاتەوە. مستەفای باوکی پێی ئەڵێ ڕۆڵە چاکی مەکە با خراپ نەبێ. ئەویش لە وەڵامدا پێی دەڵێ باوە تا خراو نەوێ چاک ناوێ. مەلا بەها هەبوو لە بیارە ئەیوت کە پیاو بەلای گۆڕستانە ئەڕواه دڵی لە ئاوێ سەر و حەوش و بارانیش هەڵ ئەکەوێ. ئاوێ سەر دیمەنێکە لە تەوێڵە و حەوش و بارانی بەسەر دەرەی مەڕەوە یەک لە یەک خۆشتر و چاوەندازترن. جا ئەیانوت قوربان بۆچی وا دەڵێ؟ ئەیوت خوا ئەیزانێ ئەمانەی کە لێرەدا ڕاکشاون چنازداران و چاوکاڵان و شۆڕە سوارانێکن بەچیدا ئەزانین ئاوێ سەر و حەوش و بارانیش لە ژێرەوە پڕنین لەمانە و لەسەرەوە وا گوڵاڵە و هەڵاڵە ئاخڵەیان داوە. مەلا عەلی قوچە بڵباسی گێڕایەوە وتی پیاوێکی خەڵکی ئەو سەرە هاتە لام نوێش بکە. پیاوەکە مناڵێکی لەگەڵا بوو نوێژمان کرد و پاشا مناڵەکە ڕووی لە باوکی کرد و دەستی بۆ من کێشا وتی باوە ئەوە کێیە نوێژی کرد؟ باوکیشی وتی ڕۆڵە ئەوە مەلایانە. مناڵەکە لێی پرسیەوە وتی ئەوە بۆ کێ نوێژی کرد؟ پێیوت بۆ ئەڵڵاگیان. پیاوێک هەبوو لەو شارە زورە لالەمارفی ناو بوو ئەیوت چوویتە هەردێک لە پێشە چاوێک بە بەردە نوێژ و مزگەوتەکەیانە بگێڕە. ئەگەر ڕێک و پێک بوو ئەوە ئەو دێیە پیاوی تێدا هەیە. خلکی مستەفای پیروەیز پیر بوو لێیان پرسی خاڵە خلک جیایی لە بینی پیر و جواندا چییە؟ ئەویش وتی هەر چەندە بێعەدەبیشە بەڵام پیرەندامی ڕقە و کێری نەرمە، جوان ئەندامی نەرمە و کێری ڕقە. قسەی من نییە، قسەی ڕەحمەتیەکەیە کە لەبارەی وانێکەکەوە فەرموویەتی پێیا کێشە وەکو گا بیجوڵێنە وەکو ئەسپ بیکێشەوە وەکو کەر. هەمزە هەبوو خەڵکی کۆیە بوو کە شتێکیان لێ ئەپرسی ئەیوت لە پاش کەرەمی خوا درۆ. جارێک مامۆستا مستەفا زەڵمی بۆ میسر ئەچوو پێی وتم ئیشت نییە، منیش وتم فیستێکم بۆ بێنە، بەبێ وەستان وتی لەسەر سەرمی دائەنێم. کۆڕێک بووین بڕیار وابوو کە لیژنەیەک هەبێت لە کەلەپوری ئیسلامەتی بدوێت و بیهێنێتە ناوەوە. ئەو لیژنەیە بریتی بوو لە شێخ محەممەدی خاڵ و یەکێکی تر و خاوەنی ئەم کتێبە. یەکەکەی تر تۆزێ ملپێچی ئەکرد و پێی خۆش نەبوو بچێتە لیژنەیەکی واوە. لە ناو ئەو دانیشتوانەدا کە لەو شوێنە هەبوون یەکێکیان مەسعود محەممەد بوو، کوڕی مەلای گەورەی کۆیە. هەڵی دایە وتی خزمە من ئەبم، خۆ پیا و موسڵمان بێ کافر نابێ. حاجی محەممەد لاوە هەبوو ئەیوت من لە هەموو شتێکا بەختم ڕەشە تەنها لە شووتیدا نەبێ سپیە. ئەحەی بامیە هەبوو هەموو جار ئەیوت ئەگەر یان مارە کرد لە مەگەر کوڕێکیان بوو ناویان نا کاشکی یان خۆزگا. باجی پیرۆز هەبوو پێیان وت خەڵکی قسەی زۆرت دەربارەکەن. وتی بەڵیام چی، خۆ دەمی خەڵکی قوزی خۆم نییە بیگرم. کچێک هەبوو لەو سەرا ڕۆژێک ئەچێ بۆ ماڵی دراوسەیەکیان بۆ ئاگر کە ئەچێ بۆ ئاگرەکە دەستی ئەچزێ بە تەنورەکەدا بیللامانێ تڕێک ئەکەنی. ئەڵێ ئۆف کاول بێ خۆ زیا بچوومایە بۆ ماڵی خاڵم. ژنی خانەخوێکەش ئەڵێ جا دایکم ئەو خێرە هێناوتە بۆ ئێمە بیبە بۆ ماڵی خاڵت. حسەینی مەلا لە هەولێر قسەکانی بەدانسقە ئەشیان. لەم ئاخرەدا چوو بوو بۆ حەج، لە پاش بەجێهێنانی هەموو کار و فرمانێکی حەج سەر بەرزەکاتەوە ئەڵێ خوایە
ئەگەر چ خزمەتێکی دیکەت هەنە بفەرموو تا بیکەین. مەسعودی کوڕی تایربەگی جاف ناوچەی شلێر کە بریتی بوو لە چەندێ ئەیفرۆشیە بە حامیدبەگی جاف بە ئۆتۆمبیلە شڕێک و چەند دینارێک. حەسەن بەگ بۆی گێڕامەوە وتی شێخ محەممەدی شێخ حیسامەدینی تەوێڵە ئەویش ئەچێ بە دزی باوکیەوە ناوچەی وەڵەوسێنان ئەفرۆشێ هەر بە حامیدبەگ بە تفەنگێکی دوولولەی ڕاوی و چەند دینارێک. شێخ حیسامەدین ئەو سەردەمە لە خوورماڵ دائەنیشت. مەسعود بەخۆی و ئۆتۆمبیلە شڕەکەیەوە لەوێ ئەبێ، شێخ محەممەدیش هەر لەوێ ئەبێ. شێخ حیسامەدین ڕوو ئەکاتە شێخ محەممەد و پێی ئەڵێ محەممەد ڕۆڵە ئاسواری شلێر بە و وەڵەوسینان بکەرەشانت و بچۆ لەو ناوە چەند پۆڕێکمان بۆ بکوژە. خلکی مستەفای پیروەیز کوڕی زۆر بوو. لیان پرسی خاڵە خلک کوڕەکانت کامیان باشن؟ وتی ئەوەیان کە نەیەتە دیوەخان و مەجلیسەوە. لیان پرسی ئەی ئەگەر هەمویان هاتن؟ وتی ئەوەیان کە قسە ناکە. ئەحمەدی عەزیزاغا زمانی نەئەوەستا. قادراغای عەتار لێ ئەپرسێ ئەرێ کاکە حەمەد دەنگت نییە؟ ئەویش ئەڵێ ناو بڵێ و جنیە و بدەم. ئاڵتون ئەفەندی هەبوو لە سولەیمانی لە گاورەکانی سولەیمانی بوو. گەڕێکی گاوران و مزگەوتی بابەعەلی دراوسێ بوون. مزگەوتەکە دوو دەرگای هەبوو. ئاڵتون ئەفەندی بە خۆی و بە سەدارەکەی سەری و لەو کەواو چاکەتەکەی بەریەوە هەموو ڕۆژ دەستی ئەخستە پشتی و لەو دەرگاکەوە بەناو حەوشەی مزگەوتەکەدا تێ ئەپەڕی لەم دەرگاکەوە ئەچوو بۆ بازار. بەهۆی ئەم زۆر هاتوو چۆکردنەوە و بەهۆی دراوسێتیشەوە لەگەڵ شێخ بابەعەلیدا سەر و سەودایەکی باشیان پەیدا کردبوو. لەو خوارەوەش خواجە شەلەمۆ هەبوو لە گەڕەکی جوولەکان، ئەویش بەهۆی ئەوەوە کە مەعاملەی لەگەڵ ئەهلی تەکیەدا ئەکرد هەر جارە کڵاو و جامەدانەکەی ئەکردە سەری و ڕیشە تۆپە ماش و برنجەکەی دەق ئەدا. کەوا و سەڵتەی لەبەر ئەکرد و ئەباکەی ئەدا بە شانیا و لە پێشەوە ئەیگرت و ئەهات بۆ لای شێخ بابەعەلی. ئیتر بابەعەلی بوو. گەلێ جۆرە نمونەی لەلا کۆ ئەبوونەوە. ئاڵتون ئەفەندی و خواجە شەلەمۆ لە بازاڕە یەکتریان ئەناسی، زۆر جاریش لای بابەعەلی یەکیان ئەگرتەوە. ئەوەندەی تر ناسراویان کۆکتر ئەبووەوە. لەگەڵ بابەعەلیدا بەبێ پەردە بازاڕی هەموو جۆرە قسەیەکیان گەرم ئەکرد. من ناوێرم بڵێم ئەوە موسڵمانێک و جوولەکەیەک و گاورێک کۆبوونەتەوە، مەگەر هەر شێخ بابەعەلی خۆی بیوتایە کە لێیان ئەپرسی وای جواب ئەدایەوە. ڕۆژێک شێخ بابەعەلی ئەوە لەگەڵ شەلەمۆ و ئاڵتون ئەفەندیدا پێکەوە دانیشتە بوون. بە ئاڵتون ئەفەندی ئەڵێ ئاڵتون ئەفەندی حەزرەتی عیسا گەورەتر بوو یا حەزرەتی موسا؟ ئاڵتون ئەفەندیش ئەڵێ قوربان پرسیاری وا چۆنەکەی؟ دیارە حەزرەتی ئیسا گەورەتر بوو. پێی ئەڵێ چۆن؟ ئەڵێ حەزرەتی ئیسا مردووی زیندوو ئەکردەوە، کەچی حەزرەتی موسا زیندوی ئەمران. حەزرەتی ئیسا هەر لە بێشکەدا قسەیە کرد، کەچی حەزرەتی موسا لە پاش 8 ساڵ هاتە قسەکردن. ئەویش ئەوەندە پاڕایەوە لە خواوتی خوایە تۆزێ زمانم بەرەڵاکە بۆ ئەوە خەڵک لە قسەم تێبگەن بەو ناڵی عالیە تاخوا تۆزێ زمانی دایە. چۆن حەزرەتی ئیسا گەورەتر نییە؟ خواجە شەلەمۆ دەمی بوو بە تەڵەی تەقی و ئەمجا ڕووی کردە ئاڵتون ئەفەندی وتی های زۆڵە تۆ ئەوەندە زیرەکی بۆچی موسڵمان نابی؟ ئاڵتون ئەفەندی وتی ئەگەر خوا بیەوێ موسڵمانە بم. خواجە شەلەمۆ پێیوت وەڵڵا خوا ئەیەوێ بەڵام شەیتان نایەڵێ. ئاڵتون ئەفەندی پێیوت کەواتە خواجە شەلەمۆی گوێرەکە من شوێن ئەوەیانەکەوم کە بەهێزترە. مەلا معرفی کۆکی و مەلا حەمامینی وەڵاش لە دیوەخانی قەرەنیاغای مامشا دانیشت بوون، سەریان خستە بووە بناگوێ یەک. لەبەر خۆیانەوە قسەیان ئەکرد. قەرەنیاغا وتی ها مەلاینە ئەوە درۆ دە لە سەی چی هەڵەبەستن؟ خێرا مەلا معرف ئەڵێ قوربان، قوربان، ناوی جەنابت بە خێر و چاکە دێنین. قەرەنیاغا وتی ئەوە چۆن؟ ئەڵێ ئەوە درۆ دە لە سەی چی هەڵەبەستن؟ خێرا مەلا معرف ئەڵێ قوربان، ناوی جەنابت بە خێر و چاکە دێنین.
مستەفا نەریمان گێڕایەوە وتی ئەو کابرا جافا کە حەمە پاشای جافی کوشت ڕۆژێک تفەنگێک ئەگرێ بەدەستەوە حەمە پاشا بە تەنها لە خێوەتەکەی خۆیان دانیشت بوو کابرا ئەچێتە ژوورەوە بۆی حەمە پاشا کە چاوی پێەکەوێ بەو جۆرە ئەڵێ دەوید باوک باوکت وە گاڵۆکەوە نەهاتووەتە ژوورەوە ئێستا تۆوە تفەنگەوە دێیت کابراش ئەڵێ پاشا باوکم باوکی نەکوژیاگە من باوکم کوژیاگە ئەمە ئەڵێ و تەقەی لێ هەڵئەستێنێ و ئەیکوژێ حەمەدی وەسمان هەبوو ڕێی کەوتبووە ئەو خوارە لیان پرسی خەڵکی کوێیت وتی هێشتا ژنم نەهێناوە لە وڵاتی خۆشناوەتیە لە گوندی هەناروێ مەلاوەیس ناوێک هەندێک پەنیریان بۆ بردبوو فەقێیەکانی پەنیرەکەیان خواردبوو لە هەر کامیانی ئەپرسی ئەیوت من نەم خواردووە پەنیر سەری تیاچوو ئەمجا بە مەلایان وت وا پەنیرەکە نەما و کەسیش نەئەزانێ کێ خواردوویەتی مەلاژ وتی ئاو ئەزانێ پەنیری مەلا کێ خواردوویەتی میرانی کوڕی دکتۆر سەلاح میرانی تەمەنی لە 6 ساڵانە بوو لە هەولێر بە 2 میل ئەچوین بۆ هەوارگەی پیرمام من هانی ژنەکانم دا و خستم نە ترۆمبێلەکەی دکتۆر سەلاحەوە و ئەو لێی خوڕی من و هەندێک کەسیش لە ترۆمبێلەکەی لای منا بووین میران لەگەڵ من بوو هەرکە هاتم سوار بووم ئەوەندە تۆڕە بووم لە ژنەکان وتم هەرکەس لەگەڵ ژنابێ لە جەهەنەمدایە ئەوەندەم زانی میران بە بێوەستان وتی کەواتە باوکم ئێستا لە جەهەنەمدایە ئەم قسەی خوارەوە من بە ناوی مفتی زەهاویەوە بیستومە هەرچەندە هەندێکیش ئەڵێن هی ئیمامی ئەبوو حەنیفەیە جارێک مفتی زەهاوی لە بەغدا ئەچێتە لای سەرتاش بۆ سەرتاشین مفتی ڕیشی قەڵەم ئەکرد و دانامەیەکی زیادی تێکەوتە بوو سەرتاشەکە ئەو موەسپیانە کە کەوتبوونە ڕیشی مفتیەوە یەکەیەکە هەڵی ئەکەندن مفتی وتی ئەوە بۆچی هەڵیان ئەکێشی پێیوت قوربان ئەگەر هەڵیان نەکێشم زیاد ناکەن مفتی وتی کەواتە ڕەشەکان هەڵکێشە مفتی زەهاوی لە بەغدا هەموو دەم سنگ و بەرۆکی بە دەرەوە بووە جارێک کابرایەک پێ ئەڵێ قوربان پیاوێکی زانای وەکو تۆ کە لەگەڵ والی و هەموو جۆرە پیاوی گەورەدا دائەنیشی جوان نییە بۆت کەوا سنگ و بەرۆکت بەو جۆرە بە دەرەوە بێ ئەویش ئەڵێ ئەگەر عیبم هەر ئەوە بێ ئەوە شم شاردەوە دەست ئەبا کەوا و کراسەکەی ئەداتەوە بەسەر سنگیە ڕووداوەکانی ڕابردوو پێش ئەوە شەڕی جیهانی دووەم بێتە پێشەوە بە تایبەتی لە ساڵانی 1932-1939 بە تایبەتی ساڵانی 1934 تا 1937 خانەقای مەحوی لە سلێمانی بەهۆی تەڕی و چەشە جوانەکەی مەلا ئەسعەدی مەحویەوە شوێنێک بوو لەو شوێنانە کە ناو نیشانی کۆنی ڕابواردنی سلێمانی پیشان ئەدا مەلا ئەسعاد حەوشەی خانەقای بە گوڵ و گوڵزار و حەوز و قەسرەوە کردبوو بە بەهەشتە بچکۆڵەیەک کە ئەکەوتە شەوانی جومعە و سێشەمبە ئەربابی زەوق و ئەربابی دەنگ لەوێدا کۆ ئەبوونەوە سەماوەری هەشتەرخان تێئەخرا و قۆریەی عەجەمی ئەخرایە سەر لە حوجرەوەیە لەبەر هەیوانە کوڕ و کاڵ و فەقێ دائەنیشتن بە گوێندەی و بە فنجانێن و بە قسەی خۆش ڕایان ئەبوارد لە کەرکووکەوە شێخ عیززەدین و وەستا خالید و مەلا قادری قەراحەسەنی گەلێ جار ئەهاتن بۆ ئەوە شێخ عیززەدین و وەستا خالید بە دەنگە مەلائیکەیەکەیان ئەو بەزمە ئەوەندەی تر بگێنن بە ئاسمان دەنگی گوێندەکان و بۆنی گوڵەکان تۆ بڵێ لە ئاسمانی خانەقای مەحویدا ویا لە گیانەکەی مەلا ئەسعەددا هەر لە هاتوچۆدا بن و ڕابواردنی پێشووی سلێمانیان بێننەوە بیر ڕۆژی نۆی 1956 بوو سەعات 5 پاشنیوەڕۆ لەگەڵ حەسەنبەگی مەحموود پاشای جافدا پێکەوە لە هەڵەبجە دەرچوین بەرەو ڕووی خورماڵ بۆ چاو پێکەوتن و سیرکردنی مزگەوتە کۆنەکانی ئەو شوێنە مێژوویە ئۆتۆمبیلەکەی حەسەنبەگ بوو مەحموود لێ ئەخوڕی ترۆمبیلەکە ڕادوێتیا بوو قەوانی سێگای سەید عەلی ئەزغەری کوردستانی لە ئێزگەی بەغدادا ئەو کاتە خرابووە سەر ڕادیۆ کرابووەوە
گوێمان لە دەنگە بە سۆزەکەی سەی عەسکەر بوو کە ئەیوت هەر وەکو پێشەنگی سەر قافڵەی عەجەم سەحەر نە سەحرای نەجەف ببۆجەم. بەو هۆیەوە حەسەن بەگ ئەمەی خوارەوەی بۆ گێڕامەوە کەوتی ئەوە ساڵی 1926 لەگەڵ ئەحمەد بەگی وەسمان پاشادا کە ئەو سەردەمە هەردووکمان جۆشی گەنجایەتیمان بوو لە هەڵەبجە شەوێکی دەمە و پاییز لە ژوورە بچکۆ لە تایبەتیەکەی ماڵی ئەحمەد بەگا دانیشتە بووین. ئەحمەد بەگ پیاوێکی هەبوو حەمەعەلی ناو بوو. بە حەمەعەلی وت کە نەیەڵێ ئەو شەوە کەس بێت بۆ لای بەو نیازە کە ئێمە ئەو شەوە بەزمێکی تاجرانە بگێڕین. ئەحمەد بەگ بە دەستی خۆی هەموو جۆرە خواردنەوە و مەزەیەکی ئامادە کرد و بەڕاستی نەوەک بوو بە بەزمی تاجرانە بەڵکو بوو بە بەزمێکی شاهانەی دوور لە هەموو دڵتەنگیەک. سەر و پێک نرا بەسەرەوە و نەنرا. حەمەعەلی لە ناکاو کردی بە ژوورا وتی ئەوە سەیدێک هات نازانم چی بکەم. ئەو قسەکەی هەر لە دەما بوو کوت و پڕ یەکێکی تر کردی بە ژوورا کە سەرمان بەرز کردەوە زەلامێکی باڵا بەرزمان بەرچاوکەو. باوەشێ مێزەرەی سەوزی بەسەرەوەیە، عەبایەکی ڕەشی ماوەتی بەشانەوەیە، ڕیشێکی ڕەشی پڕی قەڵەمکراوی پێوەیە، وتی سەلامون عەلەیکم و بەبێ قسە دانیشت. بەڕاستی ئێمەش لەو سەر و دیمەنە بە تەواوی شڵەژاین و لە شەرمانە بە پەلەپەل کەوتینە شاردنەوەی قاپە ئارەق و پێک و مەزە و هەڵساینە سەر پێ و لەبەری ڕاست بووینەوە کە سەید دانیشت زمانی هەڵێنایەوە و وتی ئاغاگەل بەندە سەی عەسکەری کوردستانیم فەرموو دانیشن کە ئەمەی وت تۆزێ ڕوومان کرایەوە دانیشتین و بە خێراتنمان کرد. ئەویش تێگەیشت بوو کە ئێمە خەریکی چین. لە پاش تۆزێک وتی ئاغاگەل بەزمی خۆتان تێک مەدەن بەندەیچ ئەربابم ئەو ئەسپاوگەلە دەرکەن. ئێمەش دڵێک رازی و دڵێک ناڕازی شتومەکەکان کە شاردبوومانەوە هێنامانەوە مەیدان بەڵام هەر شەرمانە کرد و دەستمان بۆ نەئەبرد. ئەم جاوتی پێکێک بۆ منیچ تێکەن. ئێمە هەم پێمان خۆش بوو هەم پڕ کێشیشمان نەکرد. ئەحمەد بەگ سێپێکی تێکرد و یەکەمینی دایە دەست ئەو ئێمەش هەر یەکە یەکێکمان گرت بە دەستەوە. سەی عەسکەر پێکی وەرگرت و هەستایە سەر پێکەکەی نزیکی پێکی ئەحمەد بەگ کردەوە و دای لە پێکەکەی تەقەی لێ هەستان و وتی بە سڵامەتی سەری ئێوە و نای بەسەرەوە و دانیشتەوە. سەیرمان کرد ڕاستە زۆر ئەرباب بوو. ئەو لە ئێمە گەلێ وەستاتر بوو. تۆزێ مات بوو پاشان وتی ئاغا پێکێکی تر بۆ ئەم ئاغای خۆتانە تێکە. پێکی تری بۆ کرد و دایە ئەویشی نابەسەرەوە. سەیرمان کرد وردە وردە ڕەنگی سوور هەڵگەڕا و دەستێکی بەرز کردەوە. تۆزێ مێزەرەکەی لار کردەوە و لەبەر خۆیەوە دەستی کرد بە وتن. پاش ماوەیە کە گەرم بوو دایە چریکە و دەنگی بۆ بەرز کردەوە. لەگەڵ حەنجەرەکەیە شوشەی پەنجەرەکان کەوتنە شەک و شۆک. ئەوە نەمانزانی خڕ شوشە هەموو کەوتنە خوارەوە. جامی پەنجەرە خڕی کرد کە چاک سەیرمان کرد هەرچی ئەهلی هەڵەبجەیە بە دەوری ژوورەکەدا کۆبوونەتەوە لەو نەوایە سەرسام ماون. ئەوی ڕاستی بێ ئێمەش هیچ ئیختیارێکمان تیا نەما و ئەتوانم بڵێم هەر لەوێدا کەوتین. تشرینی دووەمی ساڵی 1930 لەگەڵ فەقێ ئیبراهیمی دۆلاویدا لە پشدەری ئەودی و ڕێمان کەوتە نورەدین. دەمەدەمی زەردەپەڕی خۆراوا بوو. ڕوبەڕووی دیوەخانەکەی هەباسی مەحموو بووینەوە. وتیان هەپاساغا لە ڕاوە. زۆری پێنەچوو نزیکەی 15 زەلام لە گردەکەوە بەرەو بەرزایی بەردیوەخانەکە بوونەوە. هەموو بە پێیان هاتن. پیاوێکی چوارشانەی بەخۆبووی داڕێژراوی لەبەر بتەوی بە کورتەباڵا ئەهاتە بەرچاو. ڕانک و چۆخەیەکی عادەتی لە بەرابوو. شەکرەی جامەدانەیەکی ڕیشوداری بە دەستوری پشت دەربەسەرەوە بوو. پشتێنێکی سێ چوار قەدی لە پشتا بوو. خەنجەرێکی پیاکرد بوو. 5 تیرێکی ئێرانی نابوو بە نەڕەیشانیەوە. ڕوبەڕووی ئێمە ئەهات. چاک و چۆنی لەگەڵ کردین زۆر سادە بوو. وتی بابچین بۆ دیوەخان. ئێمەش هەر چاوەڕێی هەباساغامانە کرد کە بێتەوە.
تۆمەز ئەم پیاوە هەباساغا بوو کە پشدەری ئەو دیو لەبەر هەباسی مەحمووداغا نورەدین پشتی لە ئەرزەدا. وا دیار بوو ئەم پیاوە بەلای ئێمەوە سادە بوو، ئەگینا لە ڕاستی داوانە بوو. دیوەخان و دەسەڵاتی لە هەموو ئەو ناوەدا ناوی دەرکرد بوو. بەیانی ماڵ ئاواییمان لەو دەسەڵاتە و دیوەخانە و لە نورەدین کرد و بەڕێکەوتین. هەر لەو سەفەرەدا هاتینە گا پێڵوەن، ئێوارەیەکی درەنگ بوو، چوینە مزگەوتەکە، دنیا سارد بوو، ئاگر لە بوخاری مزگەوتەکەدا کرابووەوە، چوینە بەر ئاگرەکە. مزگەوتەکە پڕ بوو، هەر کەسە لە ئاشێ لێ ئەکرد. ئەوەندەمانزانی کوت و پڕ کشوماتیەک هات بەسەر خەڵکەکەدا، ئێمە لە ئاشی خۆمان هەر نەکەوتین. من پرسییم ئەوە بۆچی وا خەریکە بێدەنگ ئەبن؟ یەکێوتی ئەوە حاجیە باساغا هات، واتە هەباسی سەلیماغا. ئەو جێگای تایبەتی خۆی هەبوو کە ئەهات بۆ مزگەوت لە سەفی یەکەما لە پشت ئیمامەوە دائەنیشت. من هەندێ وشە لەو وڵاتی پشدەرە فێربوو بووم، وەکو چاپلووس، ئەجەم، بێبڕوا و هەتا دوایی. ئەو سەردەمە زیتەڵە و قسەکانم زیاد لە ئەندازەی تەمەن و ڕێو شوێنەکەم بوو. لە گوێ ئاگردانەکە قسەمە کرد و ئەمدا بەیەکە. ئەوەندەم زانی خەڵکەکە دڕنیاندا و پیاوێکی بەدیمەنی ڕیشتۆپی ماش و برنج، کورتەک و شەرواڵێکی ماوتی زەردی عەجەمی لەبەرا بوو، پشتێنێکی چەند قەفی چیت، پێچێکی چیتی پشدەریانەی بەسەرەوە بوو، تەزبیحێکی بەدەستەوە بوو، سوبحان اللهە کرد، هات لە تەنیشتمەوە دانیشت. تۆمەز ئەمە حاجیە باساغایە، دەنگی قسەکانی من گوێی زرنگاندۆتەوە، هاتووە بۆ حاڵ و هەواڵ. منیش نازانم، دەستی کرد بە قسەکردن لەگەڵ ماوتی ئێ کاکە فەقێ، دەنگ و باسی عەجەمەکان چییە؟ منیش وتم چاپلووسن. ئەوەندەی تر تامەزرۆ بوو بۆ قسە. ئەو بە نیازێک ئەیپرسی و منیش هەروە بە سادەیی وەڵام ئەدایەوە. ئیتر نازانم هیچ کەڵکێکی لێم وەرگرت یا نە. ئەوەندە ئەزانم ئەو سەردەمە پشدەری ئەمدی و لەگەڵ عەجەمەکانە ڕێک نەبوون. ئیتر بانگی شێواندرا، قامەت کرا و ئەبزانم حاجی شێخ موحسین ئیمام بوو، نوێژی شێوان کرا. حاجیە باساغاوتی بابچینەوە بۆ دیوەخان، کە چوینەوە بۆ دیوەخان، دام و دەستگایەکی زۆر سەیرم هاتە بەرچاو. لە کتێبە ئەفسانەکانە باسی دیوەخانی وردە پاشاکانم خوێندە بووەوە. ئەو دیوەخانە ئەفسانەی لێکردم بەڕاستی. ئەو شەوە لەوێ بووین و بەیانی ماڵ ئاواییمان کرد و بەڕێکەوتین. هەر لەو سەفەرەدا هاتینە سوورەقەڵات، ماڵی ڕەشەی ئەولاغا، لە ئاغای میراودەلی پۆشتە و پەرداخی وەکو ڕەشەی ئەولاغام کەم دیبوو. هەر لە خۆی ئەهات ئەو کورتەک و شەرواڵی ماوتە، پشتێنێکی شاڵی عەجەم لە پشتا، خەنجەری دەستک ماهی بە کەمەرەوە، تەزبیحی کارەبا بە مستوەکەیەوە، ئەم چیتە جوانە ڕیشودارە بەسەرەوە، قۆندەرەی شبرە و لە پێیدا. لە دیوەخانەکە لەسەر دۆشک دانیشت بوو، پیاوان و خزمەتکاریش لەو لاوە هەموو بە تفەنگەوە وەستا بوون. لەگەڵ هەندێک لە پیاوەکانیا قسەیان لە ڕەوە ئەسپەکەوە ئەکرد. تەمەنی ئەو سەردەمە لە دەوری 30 ساڵێکە ئەبوو. خۆی زۆر بە شۆخ و شەنگی ڕائەگرت. قسەی ئەوەیان لێوا کرد کە کچە دۆمێکی تا ئەو پەرجوان و نازدار لە کێلێ هەیە، دڵی لێچووە ئەیەوێ مارەی بکە. بەڵام لەبەر بەگزادەی میراودەلی و لەبەر تانوتی خەڵک ناتوانێ پێبەجەرگی خۆیان بنێ بۆ ئەو ئیشە. کاکەمینی براگەورەی کە تەمەنی لە دەوری 6 ساڵا ئەبوو، ئەو بە پێچەوانەی ڕەشەی ئەولاغا ئەوەندە گوێی بە جلوبەرگ نەئەدا. هەموو کۆششی لەسەر ئەدەبیات و ئەشعاری شاعران بوو. تا ئەو سەردەمە من کەم کەسم دی بوو کە وەکو کاکەمین شارەزای غەزەلیاتی حافزی شیرازی بێ. بەڕاستی چاکی ئەزانی. ئێستا شکلەکەی لە بەرچاومە کە چۆن بە یەک چاوەوە شارەزای ئەو هەموو ئەدەبیاتە بوو. ئەو سەردەمە مەلا محەممەدی چۆرستانی لەوێ مەلا بوو. شەوێکیشمان لەوێ ڕابوارد و ڕوبەڕووی شاری سلێمانی بووینەوە. گەلێ پاش نوێژی خەوتنان بوو، بە قەیوان و ئەزمەرا سەرکەوتین، نمنمەی باران ئەباری. کە سەرکەوتین دیمەنی شاری سلێمانی دەرکەوت، گڵۆپەی کارەبا لە ناو شارە جریوەی ئەهات. یەکەم شتێکی جوانم چاو پێکەوت بێ تا ئەو سەردەمە دیمەنی ئەو شارە بوو. لەو شەوە تاریکەدا
کە ئەو گڵۆپانە جریوەیان ئەهات. ئێستاش هەر ئەو دیمەنە لە گۆشەی پەڕەکانی دڵما بە جوانی ماونەتەوە، چونکە لە ژیانمە ئەوە سەرەتای دیمەنێکی جوان بوو لەو بابەتەوە کە من بینی بێتم. ڕۆژان ڕۆژی لە دوایە لە ساڵی 1945دا ئەو ڕەشەی ئەولاغایە کە من بەو شۆخ و شەنگیە چاوم پێکەوت بوو لە بەغدا چاوم پێکەوتەوە. زۆر شڕەبار بوو. ئەو جلو بەرگە جوانانە هەموو گۆڕابوونەوە بەڕانک و چۆغەیەکی شڕ و جووتێکەوشی دڕاو، جامەدانەیەکی چڵکن بەسەرەوە. بەڕاستی گریانم هات. جگە لەمە ئەو دام و دەستگا و دیوەخانانە کە ئەو سەردەمە لە پشت دەرا چاوم پێکەوت، زەمان هاڕینی و خاوەن دیوەخانیش بە دەربەدەری کەوتە گۆشەی شاران و گوندان. ئێستا نەخۆیانمان و نەناو و نیشان و نەدیوەخان. زەمان لەگەڵ کەسدانیە، نابێ پشتی پێ ببەسترێ. ساڵی 1942 ڕۆژی 6 مانگی ئاغستۆزی ئەو ساڵەیە. دیارە ئەو ساڵانە من خەریکی کاروبار و نووسینی گۆڤاری گەلاوێژ بووم کە لە بەغدا دەرئەچوو. شەڕە گەورەکەی جیهانی دووەمیش لە ساڵی 1939دا هەڵگیرسا بوو. دنیا هەموو بوو بە ئاژاوە. ئینگلیزەکان ئێزگەیەکی کوردیان بۆ پڕۆپاگەندەی خۆیان لە یافا دانابوو. لە عێراقا عەبدوڵڵا گۆران ڕەمزی قەزاز و ڕەفیق چالاکیان ناردبوو بۆ یافا کە کاروباری ئەو ئێزگەیە هەڵسوڕێنن. بەڕاستی ئێزگەش لەو ڕۆژانەدا گڤەی ئەهات. من لەبەر کاروباری گەلاوێژ لەو ڕۆژی 6 مانگەدا چووم بۆ مدیریەی دەعیایەی ئاما کە ئەو سەردەمە ئەو مدیریەیەش هەر لە وەزارەتی داخلیە بوو. محەممەد باشقە لەوێ بوو، واتە لە مدیریە پیاوەتی محەممەد باشقەم لەو ڕۆژانەدا بەسەر گەلاوێژەوە لە بیر ناچێتەوە. من کە لە پێپلیکانەکان سەرکەوتم ئەوەندەم زانی لەو لاوە ئەدمۆنس هاتە خوارەوە. مستەر ئەدمۆنس مستەشاری وەزارەتی داخلیە بوو لەلایەن ئینگلیزەوە و خۆیشی ئینگلیز بوو. هەر کە هاتە خوارەوە لووت و بزوت تووشی یەک بووین. ئەی ناسیم، چاک و چۆنیەکی گەرمی لەگەڵ کردم و وتی ئەوە بۆ کوێچی؟ وتم ئەچم بۆ لای محەممەد باشقە لە دیعایە. وتی کەواتە منیش ئەگەڕێمەوە شوێنەکەی خۆم و ئەم چوونەم ناکەم. کە لەوێ دەرچوویت ئەبێ بێت بۆ لای من، ئەمەوێت تۆزێ پێکەوە دانیشین و قاوەیەکیش ئەخۆینەوە. وتم باشە، ئەگەر زوو لە ئیشەکەم بوومەوە دێم. ئەدمۆنسیش وەکو من و تۆ کوردی ئەزانی چ بە قسەکردن و چ بە نووسین. هەردووکمان بە قاڵدرمەکەدا سەرکەوتین. ئەو بەلای چەپا گەڕایەوە بۆ شوێنەکەی خۆی و من بەلای ڕاستا چووم بۆ دیعایە بۆ لای محەممەد باشقا. تۆزێ زیادم پێچوو. لەوێ ئەوەندەم زانی یەکێ کردی بەژوورە وتی مستەر ئەدمۆنس چاوەڕێتەکە. ئیتر هەستام و چووم بۆ لای ئەو کەسەش کە هات دیار بوو کە سکرتێرەکەی بوو. هەر کە چوومە ژوورەوە ئەدمۆنس هەستا و هات بە پێشوازمەوە. زۆر بە گەرموگوڕی دەستی کرد بە قسەکردن و لە زەنگەکەیدا. کابرای سکرتێر هاتە ژوورەوە. ئەدمۆنس پێی وت چاو قاوەمان بۆ بێن و کەسیش ئیتر نەیەتە ژوورەوە. دوو بە دوو ماینەوە. پاشان وتی مامۆستا، ئێمە لە یافا ئێزگەیەکمان بە زمانی کوردی بۆ ئێوە دانا. دیارە ئەم ئێزگەیە خزمەتێکی چاک ئەکا بە زمانی کوردی، بە تایبەتی ئەو کەسانش کە لە سەرین. ئێمە بڕوامان پێیانە کە خزمەتێکی باشەکەن بە زمانەکەتان. ماوەیە کە ئەمەوێت چاوم پێت بکەوێ لەم ڕووەوە پرسیارێکت لێ بکەم. ئەوە ئێستا باش بوو ڕێکەوت. لەو کاتەدا دوو قاوەیان بۆ هێناین و پیاوەکە چووەوە دەرەوە. وتم فەرموو. وتی پرسیارەکە ئەبێ بە دوو پرسیار. یەکەم بیر و باوەڕی کوردەکان چییە بەرامبەر بەم ئێزگەیە کە ئێمە دامان ناوە؟ دووەم بیر و باوەڕی خۆت چییە لەم ڕووەوە؟ وتم مستەر ئەدمۆنس، بەلامەوە زۆر سەیرە ئەم پرسیارە کە تۆ لە منی ئەەکەی. من چیم تا وەڵامی تۆ بدەمەوە؟ وتی وا مەڵێ، تۆ گۆڤارێکی وەکو گەلاوێژت لە بەردەستایە. بە حکمی ڕۆژنامەچێتی هەڵس و کەوت لەگەڵ هەموو جۆرە کەسێکە ئەکەی، بە تایبەتی خوێندەوارانی کورد. کەم کەس هەیە وەکو خاوەن گۆڤار و ڕۆژنامە پەیوەندی لەگەڵ خەڵکە هەبێ. وتم مستەر ئەدمۆنس، تکات لێ یەکەم ئەم پرسیارە لە یەکێکی تر بکە. وتی هەر لە تۆ یەکەم، چونکە کەم کەس هەیە بە ئەندازەی تۆ لەگەڵ خەڵکا بێ. وتم تکاکەم وازم لێ بێنە. وتی نابێ. وتم مستەر ئەدمۆنس، خەڵکی چی؟ ئەم خەڵکە کە تۆ ئەیان بینی دوو بەشن.
بەشێکیان هەر لە هیچ تێناگەن تەنها لە کاروباری تایبەتی خۆیان نەبێ لە ساحب بەولاوە هیچی تر نازانن بەشەکەی تریشیان کە دێنە لای یەکێکی وەکو جەنابەت ئەڵێن ساحب کە چوونە دەرەوە جنێوتان ئەدەنێ فڵانی هەر کە ئەوەم وت ڕەنگێکی هێنا و بردی ئەو ڕوومەتە گەش و سوورەی وەکو لیمۆی زەرد هەڵگەڕا و هەتا بەینێک قسەی هەر پێ نەکرا ڕاستی منیش لە قسەکانم تۆزێ پەشیمان بوومەوە لە دڵی خۆما وتم چیم کرد بە خۆم پاشان هاتەوە قسە و وتی باشە باوەڕی خۆتم پێ بڵێ وتم مستەر ئەدمۆنس تکات لێ یەکەم لە خۆم گەڕێ وتی نابێ هەر ئەبێ بیڵێ بە تەواویش پرزەی کردم وتم مستەر ئەدمۆنس ڕاستی باوەڕی من ئەوەیە تا ئیشتان هەیە ئەم ئێزگەیە ئیشەکە کە ئیشتان نەما ئێزگەکەش نامێنێ وتی مامۆستا چۆن شتی وابێ وتم وەڵڵا ئەمە باوەڕی منە و تۆیش زۆرم لێ ئەەکەی بۆ قسەکردن بەڵام ئەوە هەستی شەکەم کە گەرم و گوڕیەکەی نەماوە و لە دڵا زۆر پڕە زەمان هێنای و بردی لە مایسی 1945دا شەڕ دوایی هات دوای ئەوە ئێزگەی کوردی یافا کەوتە کەسبوون زۆری پێ نەچوو گۆران هاتەوە پاشبەینێکی تر ڕەمزی قەزازی شاتەوە دواچۆر ڕەفیق چالاک گەڕایەوە و ئێزگە بە تەواوی سەریتیا چوو عەبدوڵڵا بەگ کە هەر هاتەوە کەوتە دەردەدڵکردن کە چۆن هەر لەگەڵ دوای هاتنی شەڕیان بڵاو کردەوە ئیتر لەگەڵ ئەوانیشە کەوتنە لوت و پوت ڕێکەوت زۆر سەیرە لە پاش چەند ساڵ و لە پاش دوای هاتنی جەنگ و لە پاشنەمانی ئێزگەی کوردی یافا ڕۆژێکی تر هەر لە داخلیەوە هەر لە هەمان شوێنی سەر قاڵدرمەکەدا تووشی ئەدمۆنس بوومەوە من دەست پێشکەریم کرد لە پاش چاکوچوانی دەستم بۆ ڕیشە بێ ڕیشەکەم برد و وتم ها مستەر ئەدمۆنس چیمان وتی ئێ بێ قەزابی مامۆستا ئەمە سیاسەتە منیش وتم بەڵێ ئاخر منیش ئەموت سیاسەتە ئیتر لە یەک جیا بووینەوە ئەو سەرە و خوار و من سەرە و ژوور بووینەوە ساڵی 1934 ڕابواردنی سلێمانی جۆرێکی تر بوو حەمدی ئەفەنی چایچی خاوەنی قەوانی ئای بڕیاریدا پەردە پڵاوێک لە ماڵەوە دروست بکاو بۆ نیوە ڕۆژی ئەو ڕۆژە کە ڕۆژی سێشەمبە بوو بیهێنێتە مزگەوتی حاجی مەلا ڕەسوڵ بۆ ئەو دەستە دۆست و برادرانەی کە بانگی کردبوون بیخۆن دەستەکەش بریتی بوون لە مەلا مستەفای حاجی مەلا ڕەسوڵ وەستا ئەو ڕەحمانی کەبابچی وەستا ئەحمەدی حاجی سەیفوڵڵا خالید ئەفەندی دەروێش ئەحمەدی چایچی حاجی مەلا عارفی بستۆ وەستا ساڵحی چایچی حاجی عەزیزی توتنچی مەلا حەسەنی شاتری دیارە منیش بە شوێنیانەوە نوێژی نیوەڕۆکرا حەمدی ئەفەندی ماڵەکەیان نزیک بوو لە مزگەوتەکەوە 2-3 جار هاتوچۆی ماڵەوەی کرد و هەر جار کە ئاهاتەوە ڕەنگی زیاتر تێکەچوو حەمدی ئەفەنی خۆی لە خۆیان تووڕە بوو لەو هاتوچوەشدا ئەوەندەی تر ئاگری گرتبوو لە ئێمە وایە پەردە پڵاوەکە ڕێک نەکەوتووە و لە شەرمەزاریدا تووڕە بووە ئێمە هەموو هەستمان پێکرد مامۆستا مەلا مستەفا هاتە قسە و وتی حەمدی ئەفەنی هیچ تووڕەی و شەرمەزاری ناوێ ئێمە هەموو براین و خێزانی ماڵێکین خۆ غەریب نیت دوور نییە لە ماڵەوە ئیشیان هەبوو بێ بۆیان ڕێک نەکەوت بێ نان دروستکەن ئێستا ئەنێرینە بازار لە کەبابە نایابەکەی وەستا ئەو ڕەحمانمان بۆ دێن و نان ئەخۆین ئیتر بۆچی خۆت سەخڵەت ئەەکەی حەمدی ئەفەنی ئیتر خۆی نەگرت وتی وەڵڵاه مامۆستا ئەوە توواڵێی چی نانی چی و شتی چی من ئەوە ساڵ و عەیام و زەمانە ئیمڕۆ هەوەسم هەستاوە لەو قەحبە بابەی ژنم هەر کە ئەچمەوە بە پەلە سەیرەکەم 3-4 دێڵە قۆڕ لە ژوورەکەدان ئەی بەمە ژوورێکی تر ئەو خراپتر ماڵەکەمان ئیمڕۆ بووە بە نێرگەلەی سەی ئەحمەدی بابە ڕەسوڵەوە نازانم ئەم هەموو ژنە چیە ئیمڕۆ ڕوویان کردووەتە ماڵی ئێمە منیش بەخێر ئەبێ بۆ خۆم سەبر بکەم تا ساڵێکی تر ئەم وەختە لە پاشا پەردە پڵاویان هێنا بەڵام چ پەردە پڵاوێک پەردە پڵاوێکی شرداخی
بە ڕۆنی زەنگ و برنجی بسکان و دەست و پەنجەی ئەجەخان لێنرابێ ئەبێ چ پەردە پڵاوێک بوو بێ. ئای حەو جار سڵاو لە ڕۆنە زەنگەکەی ئەو ڕۆژە. ئەم باسە تا ساڵی 1939 قسەت بۆ ئەەکەم چونکە لەو مێژوەدا ئیتر من ئاگام لێبڕاو کەوتمە بەغدا. ڕابعە خان هەبوو لە سولەیمانی ماڵیان لە گەڕەکی ئەسحابە سپی بوو. نانەوا بوو لە بازار کە ئەڵێم نانەوا بوو نەوەک وەکو ئەو ژنانە کە لە ماڵاندا نانەواییان ئەکرد، بەڵکو نانەوا بوو وەکو پیاوان. نانەوا خانەکەی لە خوار دوکانەکەی مەلا عەلی سەحاف و بە تەنیشت دوکانەکەی حەمەی شازەمانەوە بوو لە بازاڕی ماستفرۆشەکان. کولێرە لە بازار ئەو سەردەما هەردوو کولێرەی بە 3 پول بوو. ئەگەر یەکێک کولیرەیەکی بویستایە بە 2 پول بوو. ئەم ڕابعە خانە کە بە ڕابعە سنەی بەناوبانگ بوو شێرەژنێک بوو لە ژنانی سولەیمانی. بەیانی لە ماڵ دەرەچوو کراس و کەوایەکی ژنانەی درێژی لەبەرا بوو، لەسەر کراسەکەەوە پشتێنی هەبوو، مشکیەکی ئەکرد بە چارۆکە و ئەیدا بە ناوشانیا، سەر و پێچێکی ژنانەی سلێمانیانەی ئەبەستەوە، جگەرەیەکی قامیشی ئەنا بەلا لێویەوە و بەو جۆرە ئەچوو بۆ دوکان. کە ئەچوو دۆشەکێکی بچووکیان بۆ دانابوو. هەویرکەر و نانەوە هەموو شتێکیان حازر کردووە. ئەوانەش هەموو پیاو بوون. ئەم ئیشی خۆی هەر ئەوە بوو پارەی وەرئەگرت. بەم جۆرە تا ئێوارە ئەمایەوە. پاش عەسر کە نان تەواو ئەبوو دائەنیشت لەگەڵ پیاوە بەردەستەکانە حسابی ئەکرد و باری بەیانی پێ ئەوتن و ئەگەڕایەوە بۆ ماڵەوە. موعاملەی هەبوو لەگەڵ ئەهلی دەرەوەدا. گەنمی لێ ئەکڕین و ئەیکردە ئەمارەوە ئەو پیا و نانەوا و بەردەستانە بڵێم نازانم وەکو چی لێ ئەترسان. هەموویشی بە ڕۆژانە ڕایگرتە بوون. لە گەڕانەکانیا عەبا و شتی بەسەرەوە نەبوو. مەبەست لەمە ئەوەیە ژنێکی وا سربەستی بەبێ عەبا و پەچە لە ناو شاری سلێمانیدا و ئیشی پیاوان بکە، ئەمە ئەو سەردەمە نەبوو. تازە کچانی قوتابخانە پەیدا بوو بوون، ئەوانیش ئەبایە بە پەچە و عەباوە بوونایە. ژنێک ئیشی پیاوان بکە، ئەمە هەر نەبوو. هەتا ساڵی 1948 هەندێ ئیشوکار هەبوو، ئەمانە هەر تایبەتی بوون بە جوولەکەوە، وەکو خۆمخانەگەری، زێڕنگەری. مسڵمانەکان نەئەبووە ئەم جۆرە ئیشانەیان بکردایە، چونکە زۆر شوورەیی بوو. لە وڵاتی ئەردەڵانە تەنانەت بازرگانی وەکو چیت و کوتاڵ فرۆشتن، پارە گۆڕینەوە واتە سەرڕافی هەر ئەبووە جوولەکە بیکردایە. دکتۆری و حەکیمی بۆ مسڵمانەکان عەیب بوو. بۆ ئاغاوات و بەگزادەی دەرەوەی شارەکان فەرمانبەری موەزەف ئەگەر بیان کردایە حەیایان لە هەموو عالەما ئەچوو. لە گوندەکانە ماڵە جوولەکە هەبوو، ئەم جوولەکانە ئیشی گرانی لادێیان نەئەکرد. چەند پریاسکەیەکی داو دەرمان و دەرزی و دەزوو خەنە و وسما کە هەموو تاباری کەرێک نەبوو سەرمایەی ژیانیان بوو. لە ئاغا و مسکێنی گوندەکەش باشتر و پوختەتر ڕایان ئەبوارد. شێخ معرفی سەلمەخان کە بە شێخ معرفی قازان قایە بەناوبانگ بوو، پیاوێکی حتا بڵێ نان بدە و دڵفراوان بوو. جۆری ڕابواردنی ژیانی لە شاهانە ئەچوو. یەکێ لە جۆری ژیانەکەی ئەوە بوو زۆر حەزی لە ڕاوە بەرازە کرد. لەبەر ئەوە بە دایمی 30-40 سەگی بە چەشەی ڕاوی هەبوو کە لەبەر خزمەتکردنی ئەم سەگانە چەند ماڵی بە خێزانەوە بەخێوە کرد. ڕۆژێک لەگەڵ دەستێک لە خزمەکانی و لە خزمەتکارەکانی ئەچێ بۆ ڕاو، ڕووەکەنە ئەو بناری تەنگی سەرە لە ناو پارچە مەرەزەیەکە ماڵۆسێک هەڵ ئەستێنن، لەلایەکەوە تفەنگچی و لەلایەکەوە گەلە سەگ دەوری ماڵۆسەدەن. لە ناو مەرەزەکەدا دارێکی بچکۆلەی تێدا ئەبێ، گۆخڵەکە لە بن دارەکەدا ئەبێ، ماڵۆس ڕوو ئەکاتە دارەکە. کابرای گۆخڵ لە ترسا بە دارەکەدا هەڵ ئەزنێ و بە هەر جۆر بێ خۆی پێوە ڕاگیرەکە. دارەکەش ئەوەندە بێتینە لەوانەیە کابراکە ببزوێتەوە دارەکە بشکێ بۆ نەکبەتی ئەو مالۆسەش دێ لە بن دارەکەدا ماتەکە. کە مالۆس ئەچێتە ئەوێ شێخ معرف لەو لاوە بانگەکە ئەڵێ: هۆ برا بە مەرقەدی شێخ سمایلی والیانی بکۆکی وەیا ببزویتەوە تفەنگێکت پێوانێم واتکوژم، هیچ مەکە تا چارێکی ئەم مالۆسەکەین.
کابرا بەجارێ هەناوی دائەکەوێ ئەگەر ئەبزوێتەوە لەو لاوە بە تفەنگ ئەیکوژن، ئەگەر نابزوێتەوە لەم لاوە بەرازەکە سەیریەکە و ئێوێ بە شفرە دارەکە لە بن بێنێ. بە هەر جۆر بوو بەراز لە بن دارەکە ئەڕەتێن و لە دواییدا ئەیکوژن. ئەمجا شێخ معرف کابرا بانگ ئەکا و لێ ئەپرسێ ڕاستم پێ بڵێ، بەڵام ڕاست هیچ درۆ مەکە. بە مەرقەدی شێخ سمایلی ولیانی ئەگەر ڕاست قسە بکەی چیت بوێ ئەدەمێ. لەو وەختەی کە من بەو جۆرە بانگم کردی چیت وت؟ ئەویش ئەڵێ وەڵڵاه یا شێخ ئەوەی ڕاستی بێ وتم خوایە تۆ منت خستووەتە بەینی دوو بەرازەوە. ئەگەر ئەبزوومەوە ئەو بەرازە ئەم کوژێ، ئەگەر نابزوومەوە ئەم بەرازە ئەم خوا. جا خوایە کەیفی خۆتە، ئێستا تۆیش ئەم کوژی و نامکوژی کەیفی خۆتە. ئەڵێ شێخ معرف قاقا دەسەکە بە پێکەنین، جارێ هەر لەو شوێنەدا چی لەبەرە ئەبێ بەکەوا و سەڵتە و پاڵتۆ و چەفتە و پشتێنەوە بۆی دائەکەنێ و ئەیداتێ کە ئەچێتەوە بۆ ماڵەوەش 200 قەرانی تریشی خەڵاتەکە. کارەساتی دەوران زۆر سەیرە، بۆیە قسەی لێ ئەبێتەوە. خلە پەزەی هەمەوەن پیاوێکی دیار و بە دیمەنی هەموو وڵاتێک بوو. لەو سەردەمەدا لە مەیدان و هۆرێن شێخان دائەنیشت، دنیای تەماع بەینی ئەو حەمە پاشای جافی تێکدا بوو. ڕۆژێک خلەپەزە لە بەینی کوڕەکوڕەی هەمەوەنا دائەنیشێ و ئەڵێ ئەبێ ئەو حەمە پاشای جافە بگرم و بیهێنم سەری بڕم. ئەو سەر و کەللەیە بەڕیشە زلەکەیەوە هەڵواسم بە ژێرسکی ماینەکەمە. ئەم قسەی خلەپەزەیە هاوار ئەپەڕێ تا ئەگاتە کوێستانی بەس و مەولاناوە لە وڵاتی بانە کە شوێن هاواری حەمە پاشا بێ. قسەکە ئەگاتەوە بە حەمە پاشا. حەمە پاشاش ئەڵێ هەروە ئادەی جاف بە 400 سواری جافەوە ئاو زەنگی تەقێن. هەواری ئەو ساڵەی مەولانا لە خۆی حرامەکە و دێت بۆ وڵاتی مەیدان. لە بەرەبەیانی شەوێکی تاریکە ئەدا بەسەر بەرەی خلەپەزەدا چارەنووس لە چارەی خلەپەزەی ناوداری هەمەوەندی نووسی بوو کە بکەوێتە دەست حەمە پاشای جاف. حەمە پاشا ئەیگرێ و سەری ئەبڕێ، جارێ لە شەکەی دێنێ هەڵی ئەدرێ و پڕی ئەکا لە باروت و پێکیەوە ئەنووسێنێتەوە و ئاگری پێوانێ. باروت ئەتەقێتەوە هەر پرزۆڵە گۆشتێکی ئەبابەلایەکە. سەرەکەشی دێنێ هەڵی ئەواسێ بە ژێرسکی ئەسپەکەیە و بەو جۆرە بەرەو دووە ئەگەڕێتەوە بۆ هەوارگەی کوێستانی مەولانا ئەڵێ خلەپەزە ئاوا سەری من هەڵەواسی بە ژێرسکی ماینەکەتا. لە ساڵی 1980دا خۆت ئەیزانی ئیمپراتۆریەتی عوسمانی لە ئاخر و ئۆخری پیریدا بوو. ئەو ڕۆژەی سوڵتان عەبدولحەمید وای ئەویست کە شێخ سەعیدی کوڕی سەید محەممەدی کوڕی کاکە حەمەد لە وڵاتی سولەیمانی بنێرێ بۆ ئەستەمۆڵ. بەڵام دەستەی بەرەی کاکە حەمەد زۆر بوو. حکوومەتی ئەو ڕۆژە هەروە بەو ساناییە پێی ناکرا شێخ سەعید بنێرێ بۆ ئەستەمبوڵ. ڕێکەوتی شوا بوو هەر لەو سەردەمانەدا حکوومەتی سلێمانی کە عەبدولحەمید بوو ناردبووی بە شوێن مەحموو پاشای کوڕی حەمە پاشای جافدا. مەحموو پاشا بە نزیکەی 300 سوارەوە دێت بۆ سلێمانی. ئەم هاتنەی ئەم بەم سوارانەوە وای بردبووە دڵی خەڵکەوە کە گوایە بۆ ئەوە هاتووە یارمەتی حکوومەت بدا بۆ ناردنی شێخ سەعید بۆ ئەستەمۆڵ. لەگەڵ ئەوە شاوانە بوو. حکوومەت شێخ سەعیدی نارد و شێخ سەعید لە مووسڵ کوژرا و دەنگوا بڵاو بووەوە کە حکوومەت دەستی لە کوژرانی شێخ سەعیددا هەیە. شێخ مەحموودی کوڕی شێخ سەعید کە لەگەڵ باوکی ئابێ لە مووسڵ لە پاش کوژرانی باوکی خۆی ئەگەیەنێتەوە وڵاتی سلێمانی. وەکو شێری برسی لێ دێ بۆ تۆڵەسەنەوەی باوکی، چ لە حکوومەت چ لەو کەسانە کە بوون بەهۆی کوژرانی باوکی لە شاری سلێمانی و وڵاتی سلێمانیدا. دەستەیەکی زۆری بۆ ئەم ئامانجە پێکەوە ناوە. دیسان لەم وەختەشدا حکوومەت ئەنێرێتەوە بە شوێن مەحموو پاشای جافا کە بێت بۆ سلێمانی. مەحموو پاشا بە 600-700 سواری جافەوە دێت بۆ سلێمانی. کوڕەکوڕەی جاف کە ئەزانن مەحموو پاشا بۆ سلێمانی ئەچێ و لەو سەردەمانەشا لوت و پوتی حکوومەت لەگەڵ مەحموو پاشادا تۆزێ باش نییە و لەلایەکی تریشەوە شێخ مەحموودیش لەوێیە و شێخ مەحموودیش بە قسەی خەڵک واچووەتە دڵیەوە کە جاری پێشوو ئەگەر مەحموو پاشا نەهاتایە بۆ سلێمانی شێخ سەعیدی باوکی نەئەنێررا بۆ ئەستەمبوڵ و لە مووسڵ بکوژرێ
لەبەر ئەمە لە کوشتنی شێخ سەعیدا مەحموود پاشا هاوبەشە کەواتە ئەبێت تۆڵەی لێ بکاتەوە. ئەم دوو دەنگ و باسا لە ناو شۆڕە سواری دەستەی مەحموود پاشادا بڵاو بووەوە. ئەم دەستەیە حتا لە سلێمانی نزیکتر ئەبوونەوە ژمارەیان کەمتر ئەبووەوە. لە هەر قۆناغێکە بەشێکیان خۆیان ئەدزیەوە تا گەیشتنە ناو شاری سلێمانی لە 600-700 شۆڕە سواری جاف مایەوە 60 کەس. ئەوانەش لە پشتماڵەی مەحموود پاشا خۆی بوون. مەحموود پاشا بەم 60 سوارەوە دێتە ناو شاری سلێمانی و ئەچێتە ماڵی ئەو ڕەحمان ئاغا لە پاش حەسانەوە بە خۆی و بە پیاوەکانیەوە ئەچێ بۆ سەرا کە ئەو سەردەمە لە شوێنی دەبووەکە بوو. لەولاوە شێخ مەحموود کە ئەبیستێ دوا مەحموود پاشا هاتووەتە سلێمانی و مەحموود پاشاش گۆیا دەستی لە کوشتنی شێخ سەعیدی باوکیدا هەبووە بەخۆی و بە لەشکرێکی کۆکەوە ڕوو ئەکاتە ناوشار بۆ کوشتنی مەحموود پاشا. لەو وەختەدا کە مەحموود پاشا ئەچێ بۆ سەرا دیارە ئەزانن چۆن کارە ساتێک ئەبێ، پیاوەکانی خۆی هەموو فیشەک ئەخەنە بەر تفەنگ و تفەنگ ئەگرن بەدەستەوە و دەست ئەخەنە سەر تێسکە. مەحموود پاشا ئەخەنە ناوەڕاستی خۆیان و بەو جۆرە پۆلیس کە مەحموود خدری کوڕی خلەپزە ئەبێ پیاوەکانیشی هەموو لە دەرەوە ڕائەوەستن. مەحموود پاشا و مەحموود خدر پێکەوە دوو بە دوو لە ژوورێکە ئەمێننەوە. لەولاوە شێخ مەحموود کە ئەبیستێوە مەحموود پاشا چووەتە سەراوە ئەکەوێتە سەر ئەوە کە پەلاماری سەرا بدا و سەرا بگرێ. بە هەڵەداوان ئەم خەبەرە دێنن بۆ مەحموود خدری مدیری پۆلیس. مەحموود خدر لایەنی مەعموریەتی لەبیر ئەچێتەوە و دەماری عەشیرەتی ئەبزوێ. ئەڵێ عەشیرەت پشتی عەشیرەت نادا بە زەویدا، ئادەی پۆلیس. فەرمان ئەکاتە سەر پۆلیس کە بچن سەرسەراکە بگرن. مەفرەزەی پۆلیس بە تفەنگەوە هەموو کەلێن و قوشبنی سەربانی سەرا ئەگرن و پیاوەکانی مەحموود پاشاش دەوروبەری دەرکی سەرا ئەتەن و سەرا قایم ئەبێ. لەم وەختەدا ڕیشسپیانی سلێمانی بە قورئانێکەوە ئەچن سەری ڕێ بە شێخ مەحموود ئەگرن و ئەڵێن بی کە بە خاتری ئەم قورئانە بگەڕێەوە. سەرا قایم کراوە و لە هیچ و پوچ ئەبێ خوێن لەش ببە. مەبە بەهۆی ڕژانی خوێنی بێگوناهان و با سلێمانی تێک نەچێ. شێخ مەحموود کە بە قورئانەوە ئەچن بە پیریەوە لەبەر قورئانەکە ئەگەڕێتەوە و واز لە فکرەکەی خۆی دێنێ. لەم لاوە کە قسە لێرەدایە لە جۆشی ئەو شڵەژانەدا کەوا مەحموود پاشا و مەحموود خدر پێکەوە دوو بە دوو لە ژوورەکەدا دانیشتون. مەحموود خدر ڕوو ئەکاتە مەحموود پاشا و پێ ئەڵێ ئەرێ مەحموود پاشا، ئەو وەختە کە هەمە پاشای باوکتیان کوشت عمرت چەند بوو؟ مەبەستی ئەوە بوو کە بەم قسەیە ئەیەوێت تانووتێک لە مەحموود پاشا بدا و دڵی بریندار بکە. مەحموود پاشاش ئەڵێ جەنابی مەحموود خدر، لەو وەختەدا کە هەمە پاشای باوکم کوژرا عمرم 32 ساڵ بوو، بەڵام لەو وەختەدا کە هەر هەمە پاشای باوکم خلەپەزەی باوکتی کوشت عمرم 20 ساڵ بوو. مەحموود خدر ئیتر نایەتە زمان و پاش گەڕانەوەی لەشکری شێخ کە ناوشار تۆزێ ئارام ئەبێتەوە مەحموود پاشا هەڵەستێ و دێتەوە بۆ ماڵی ئەو ڕەحمان ئاغا. تامور ئاغا هەبوو، پیاوێکی دەوڵەمەنی بەدەسەڵات و خاوەنی مەڕ و شوانکارە بوو. لە هەولێردا ئەنیشت، تووشی نەخۆشیەکی گران بوو گەلێ وڵاتان گەڕابوو. دکتۆرەکان هەر ئەوەیان بۆ دەرکەوت بوو کە ئەمە ڕێخۆڵەی پێچی خواردووە. لەبەر ئەوەش کە عمری سەرکەوتووە تااقەتی ئەوەی نەماوە کە ئەمەلیات بکرێ. دکتۆری مۆسڵ و بەغدا و شام هەر لەسەر ئەمە بوون، بەڵکو هی لەندەنیش. لەبەر ئەمە تامور ئاغا ڕۆژ بە ڕۆژ هەر لە کوتی ئەدا و هەر بەرەو پیری مردن ئەچوو. ئیتر دەستیان لێ شت و چاوەڕێ ئەوەیانە کرد ها ئێستا ها سەعاتێکی تر بمرێ. ئالەم حاڵەدا بوو، شوانکارەی هەبوو. ڕۆژەیەکێ لەو شوانکارانە کە ناوی مستۆبوو هاتبوو ڕۆنی هێنابوو، سەیری کرد ماڵی تامور ئاغا لە شین و شەپۆردان. ئەپرسێ ئەمە چییە؟ ئەڵێن تامور ئاغا لە حاڵی خۆیایەتی و هەموو دکتۆرەکان و تویانە ڕیخۆڵەی پێچی خواردووە و لەبەر عمر گەورەیشی ناتوانن دەستی لێدەن. ئەڵێ ئابم بەن حەزەکەم منیش چاوم پێ بکەوێ. ئەیبەن ئەویش سەیریەکە. لە پاش ئەوە دەست ئەنێ بەسکی تامور ئاغادا ئەڵێ بەڵێ ڕاستە ڕیخۆڵەی پێچی خواردووە، بەڵام من ئێستا چاکی ئەەکەمەوە بە مەرجێک هەر شتێک ئەڵێم بۆم بێن و قسەش نەکەن. ئەڵێن باشە. ئەڵێ 3 هەڵماتی شوشە و
قوتوویەک ڕۆنی زەیتم بۆ بێنن و هەر ئێستاش گونکێکی هەویر لەسەر ساج بکەن بە کولێرەیەکی گەرم و بۆم حازرکەن. هەڵماتەکان و قوتووە ڕۆن زەیتەکەی بۆ دێنن. تاموراغاش هیچ هێزی نەماوە و تەنانەت قسەشی نەماوە. کابرا دەمی تاموراغا ئەکاتەوە، یەکەیەکە هەڵماتەکان ئەخاتە گەروی، بە پەنجە ئەیخاتە خوارەوە، ڕۆنزەیتەکەی ئەکا بە شوێنیا. کەس و کاری تاموراغا ئەیانەوێت دەستی بگرن، ئەڵێن ئەو لەو حاڵەدایە تۆ بە تەواوی خنکاندت. ئەڵێ من نەمود نابێ قسە بکەن. هەندێکی تر لە کەس و کارەکەی ئەڵێن خۆ ئەو مردووە، واز لەم پیاوە شوانە بێنن، ئەگەر چاک بووەوە ئەوە چاک بووەتەوە، ئەگەینا خۆ ئەو هەر مردووە. کابرای شوانە هەر کە هەڵمات و ڕۆنزەیتەکە ئاوا لێ ئەکا، ئەڵێ خێرا کولێرە گەرمەکەشم بۆ بێنن. کولێرەی لەسەر ساج بۆ لا ئەبەن و بە گەرمی بۆی دێنن. کولێرەی گەرمی سوور ئەنێتە سەر سکی تاموراغا و بەسەر سکیا ئەیێڕێ، ئەوەندەی ئەیێڕێت تا کولێرە وردە وردە سار دەبێتەوە. ئەویش هەر بە دەستدەستی پیادێنێ. سەیرەکەن تاموراغا چاوە کاتەوە زۆری پێناچێ، کەمەکەمە زمانی گووەکاو ئەڵێ بم بەنە سەر ئاودەست. کوڕ و خزم و کەس و کار لە خۆشیە وەختە پەر دەرکەن، هەڵی ئەگرن و ئەیبەنە سەر ئاودەست. شوانەکەش لەگەڵی ئەچێ. تاموراغا دائەنیشێ و پاش هەڵسانی شوانەکە لە ناو پیسایەکەی هەڵماتەکان هەڵ ئەگرێتەوە. وا خزمەکانیشی هەموو چاویان لێیە. تاموراغا ئەمجا بە پێی خۆی ئەگەڕێتەوە بۆ سەر جێگای خۆی. لە پاش تۆزێ داوای نانەکە، ئەڵێ برسیمە. شوانە ئەڵێ شۆربایەکی تەڕی بۆ بکەن. شۆربای ئەدەنی ئەیخوا. دیسان داوا ئەکاتەوە. شوانە ئەڵێ شۆربای بدەنی. لەو ماوەیەدا جارێکی کەش ئەچێتەوە سەر ئاودەست. شوانە 2 ڕۆژ لەوێ ئەمێنێتەوە تا تاموراغا بە تەواوی ئەکەوێتە خواردن و ئەڵێ هەموو شتێکی ئیتر بدەنی. لە ڕاستیدا تاموراغا بە تەواوی ساغە بێتەوە و هیچ ئەلەمی تیا نامێنێ. ئەمجا لە کابرای شوانە ئەپرسن ئەمە چییە و تۆ چۆنی تێگەی؟ ئەڵێ من وای ئەزانم ئەمە ڕیخواڵەی پێچی خواردووە. ئەبێ شتێکی سافی قورس هەبێ بەو شوێنەدا و بەناو ڕیخۆڵەکەدا بڕوا و بۆ ئەوە پاڵ بە شوێنە پێچ خواردووەکەوە بنێ. ئەو شتەش بە عەقڵی من هەر هەڵماتی شوشە بێ، چونکە هەر ئەوە ساف و قورسە. ڕۆن زەیتەکەش بۆ ئەوەیە لەگەڵ هەڵماتەکەدا بڕوا و ناو ڕیخۆڵەکە لوستر بکاو، ڕێگا بکاتەوە بۆ ڕۆیشتنی هەڵماتەکە. کولێرە گەرمەکەش بۆ ئەوەیە کە گەرمایی بگا بە ڕۆن زەیتەکە نەوەستێ، چونکە ڕۆن زەیت بە گەرمایی زیاتر ئەکەوێتە جوڵە. ئەمانە هەریەکە ئیشی خۆیان کرد، هەتا لەو لاوە ئەوە بوو هەڵماتەکان دەرچوونەوە، پێچی ڕێخۆڵەکە ڕاست بووەوە، هاتە سەر دۆخی خۆی. تاموراغا ئەوە چاک بووەوە. ئەمجا ڕووی کردە مستۆی شوانکارە، وتی هەرچی خێر و بێری ئەم ساڵی ئەو مێگە لە مەڕێی من هەیە، 100,000 سەرەیان کەمتر هەمووی بۆ تۆ. جگە لەمە دیسان خەڵاتێکی تریشیان کرد و گەڕایەوە بۆ لای مەڕ و مێگەلی خۆی. لە فێڵی دەرۆزە. ساڵی 1929 بوو. ڕێم کەوتە شاری بانە. دنیا پاش عەسر و دەمەدەمی ئێوارە بوو. لە گۆڕەپانی زیندروەکانە خەڵکانێکی زۆر ڕاوەستا بوون بە دەورە. زۆری خەڵکەکە سەرنجی ڕاکێشام چووم. کە چووم سەیرەکەم لە ناوەڕاستی خەڵکەکەدا دەروێشێکی کەلهوڕ چارۆکەیەکی سپی ڕاخستووە. سندوقێکی بە ئەندازەی 1000 پێشەیەکی لە تەنیشتەوە داناوە، خۆیشی ڕاوەستاوە. سەری سندوقەکە دادراوەتەوە. دەست بۆ سنووقەکە ڕائەکێشێ و بە زمانێکی پاراو کە گرێ نایەتە بەری ئەڵێ خەڵکینە، ئەزانن ئەم سندوقە چی تێدایە؟ ئەم سندوقە ئەژدیهایەکی تێدایە شاخی دەرکردووە، تووکی بەسەر زەویدا ئاکشێ، چاوەکانی بریسکەیان دێ، لەشی لە 1000 ڕەنگ ئەدرێوشێتەوە، گوڵێکی پێروەی لە ئاسمان شینتر، گوڵێکی سەوزە لە قەرسیلی بەهار سەوزتر، گوڵێکی سوورە لە گوڵەباخی پادشاهان سوورتر، گوڵێکی زەردە لە کارەبای یەمانی زەرتر. ئەوی نەیبینێ لە دنیادا هیچی نەدیوە، ئەوەی بیبینێ هەموو دنیای دیوە. ناوبانگی ئەم مارە کە ئەژدەهایە گەیشتووەتە چین و ژاپۆن، گەیشتووەتە وڵاتی ئەڵمان و فەرەنگستان. پارە داخەنە سەر ئەم چاروەکەیە چاوتان بکەوێ بەم مۆجیزەیە. خەڵکیش هەر زیادەکا و دەقیقە بە دەقیقە تامەزرۆی ئەوەن کە چاویان پێ بکەوێ.
وەکو بارانی بەهار پارە ئەبارێ بەسەر چارۆکەدا، ئەویش هەر جارە بە قسەکانی زیاتر هانی خەڵکەکە ئەدا بۆ ئەم چاوپێکەوتنە. جارجاریش سەیرێکی پارەی ناو چارۆکە ئەکا ئەڵێ هێشتا ماوێ بگا بە قیمەتی چاوپێکەوتنی ئەو ئەژدەهایە، ئەو عالەمەش هەر وەختە ڕۆحیان دەرچێ، حتا دێت هەر خەڵکی تریشیان پێوە ئەنووسێ، چونکە لە ماوەی ئەو سەعاتەدا لە هەموو شارەکەدا دەنگی دایەوە کە شتێکی وا هاتووە، بەرەبەرە ئەهاتن بۆ چاوپێکەوتنی. کابرای دەروێش ئەمجا کەوتە ژماردنی پارە و ئەیوت ئەوەندە تمەن ئەوەندە قەرانی ماوە بگا بۆ ئەندازەیە کە من ئەیڵێم. خەڵکەکەش ئەوەندە بە تاسە بوون هیوا هەبوو 2 جار و 3 جار پارەی فڕێ ئەدا بۆ ئەوە لەو تامەزرۆیە ڕزگاری بێ و چاوی بە ئەژدەها بکەوێ. قسەکانی کابراش ئەوەندە کاریگەر و مێشکی خەڵکەکەی بە جۆرێ شڵەژاند بوو، یەکێ نەبوو بیر لەوە بکاتەوە کە ئەژدەهایەکی وا چۆن لە سندوقێکی وا بچوو کا جێگای ئەبێتەوە. کابرا بەم جۆرە قسانە هەرهانی خەڵکی ئەدا هەتا دنیا بوو بە پاشنوێژی شێوان و تۆزیە تاریکایی داهات. خەڵکەکەش ئەوەندە وەڕز بوو بوون هیوا بوو ئەجوڵا بۆ ئەوە بچێ پەلاماری بدا، بەڵام هیتر دەستی ئەگرت. کابرا کەزانی بە تەواوی دەستی خۆی وەشاند و دنیا تاریک بوو و لەوانەشە ئەگەر زیاتر بکێشێ لێدانەخوا هێنای چارۆکەکەی کۆکردەوە، تورەکەیەکی دەرکرد، هەموو پارەکەی ڕژاندە ناویەوە، لولی دا و خستیە باخەڵیەوە. چارۆکەکەی بەس بەسەریا، هەردوو چاکی لێ بەلادا کرد، سندوقەکەی هێنایە پێشەوە، دەستی کرد بە یاهوو یا منهوو، پیری هەمەدان و سوڵتان ئیسحاق، شای مەولانا و شاسواری مایدەشت، کڵاو و زێڕینی کرماشان و تاجداری خۆراسان، گومەزی پەندەهار و مەزارگەی بوخارا، هوو مەدەد یا عەلی. ئەمانەی وت و دەستی برد سەری سندوقی لادا، تو لە سوچە مارێکی دەرکرد و گرتی بەدەستیەوە. خەڵکەکە کە ئەمەیان دی، هی خوێن گەرمیان تیا هەبوو، پەلاماریاندا، هیتریش هەبوو ئەیوت وازی لێ بێنن ئەم باوەحیزە. کابراش سندوقەکەی خێرا دایە بن هەنگڵی و تو لە مارەکەی گرت بەدەستیەوە و پێیەکی هەبوو 4 تری بۆ قەرز کرد، دڕنیدا بە خەڵکەکە. دنیاش بە تەواوی تاریک بوو، بۆی دەرچوو، خۆی دەرباز کرد و کەس نەیزانی بۆ کوێ چوو. لە کوردستانی ئێرانە بە تایبەتی تا دوای هاتنی جەنگی گەورەی یەکەم 1914 تا 1918 دەرامەتی میری لە وڵاتە بەو جۆرە بوو کە هەر بەگ وەیا ئاغا وەیا خانێک کەوا خاوەن گوند و دیهات بوون، دوای ئەوە کە حاصلات هەڵ ئەگیرا، ئەو مالیکە دەچووە ئەو شارە کە گوندەکانی ئەو سەر بەوێ بوون، لەگەڵ حکوومەتی ئەو شارەدا کە سەر بەشا بوو، ڕێ ئەکەوت ساڵی ئەوەندە پوڵ بدا بە میری. ئەمە پێی ئەوترا ماڵیات. ئەمجا ئەو مالیکە بێجگە لە حەقی مەڵکانەی خۆی ئەو پارە لە مسکینەکانی کۆ ئەکردەوە و ئەیدا بە حکوومەت. ئیتر دەرامەتی حکوومەت لەم سوچەوە بریتی بوولەوە، وەکو دەرئەکەوێ ئەم ڕەوشتە هی سەردەمی کۆنی حکوومەتەکانی فارس بوو مابووەوە، و یا هی سەردەمی سەدەی 4 هجری بوو بە چاو حکووماتی ئیسلامیەوە. فەقێ قادری ڕەباتی پیاوێکی پیاوانە و قسەزان و بەدەسەڵات بوو، لە وەختی خۆیان یەکە پیاوی شێخ مەحموودی حەفید بوو. وتی لە هیچ شتێک ناتەواویم نەبوو، لە ماڵ، لە وڵاخی چاک، لە ئەولاد. لەگەڵ شێخ مەحموودا چوین بۆ کەرکووک و میوانی سەید ئەحمەدی خانەقا بووین. ئەو سەردەمە پیاو نەبوو لە وڵاتی کەرکووکدا ناوی هەبێ، تەنیا سەید ئەحمەد خانەقا نەبێ. تەنها مەعمورەکانی حکوومەت بەیانیان پێش چوونە دەیارەکان و ئێواران لە کاتی گەڕانەوەیانە تا نەچوونایە دیوەخانی سەید ئەحمەد و قاوەیان نەخواردایەتەوە، نەئەچوونە سەر ئیش و لای ماڵی خۆیان. کە چوین چەند ڕۆژێک لە لای سەید بووین. ڕۆژێک سەید پێیوتم فەقێ قادر، ئەتەوێ دەوڵەمەندێکی تەواو بیت و بێعەقڵبی، یا ئەتەوێ پیاوێکی ژیر و دانا و لاد بی؟ منیش ئەوا دیارە لە سامانی دنیا لەسەر هیچ پەکم نەکەوتووە و نایەت بە دڵما کە ئەم سامانەی من هەمە لە دەستم بێتەوە. وتم وەڵڵا جەنابی سەید، ئەوەی دووهەمم ئەوێ. فەرمووی ئەوە بۆم مۆر کردی. دنیا پەردەیەکی تری بەسەردا هات، ڕۆژ نەهات، ڕۆژێکی تری بە دوادا هات،
دەوری شێخ مەحموود نەما منیش وردە وردە ڕووم کردە کزی ژن مرد ماڵم لەدەست بووەوە وڵاخی کە حێلە هەمووی تیاچوو ئەولاد دنیای باوکیان بەجێهێشت هیچم بەدەستەوە نەما هەرمامەوە خۆم و خۆم ئەم ماوەیە 22 ساڵی پێچوو لە دوای 22 ساڵە ڕێم کەوتەوە کەرکووک لەسەر تیلمە کاغەزێک نووسیم بۆ سەید ئەحمەد جەنابی سەید ئەوەی یەکەمم ئەویش لە پشتیەوە نووسیەوە فەقێ قادر تازەم وەرکرا هەر ئەوەی دووەمە سەید ئەحمەد لە پاش 22 ساڵ تێگەیشت کە وەختی خۆی من چیم وتووە و ئەو چی وتووە هەر فەقێ قادری ڕەباتی گێڕایەوە وتی میرزای تایبەتی وەسمان پاشای جاف بووم هەس و نیەسی لەدەست منابوو مەحرەمی ماڵ بووم وەکو یەکێ لە خێزانی ئەو ماڵە جوانی خانمی وەسمان پاشا لە هەموو ئەو وڵاتەدا ناوی دەرکردبوو مێوژە ڕەشکە لە سای گردنیا دیار بوو نەبخۆی نەبکەی هەر تەماشای ئەو باڵا نەمامە و گۆنە ئاڵەی بکەی بەڕاستی خوا یەکێ لەو شیرین نەمامانە کە دروستی کردبوو خانمی وەسمان پاشا بوو ئەمە لە باری جوانی و نازداریدا لە باری سالاریشدا هەر تەنها مەگەر لە دەست خانمی وەسمان پاشا بەهاتایە کە فەرمانڕەوایی و عەشرەتداری هەموو تۆپی جافی بکردایە تا ئەچووە سنە و سلێمانی و بانە و شاقەڵا وتی چەند ساڵ بوو لە دڵما بوو بەگرێ کە جارێک من خانمم چاو پێ بکەوتایە لەو کاتەدا کە لە خەو هەڵئەستا چونکە وا چوو بووە دڵمەوە کە ئەو جوانی خانم هەیەی هیدا و دەرمانە دەمێک بوو لەو باوەڕەدا بووم بە شوێن هەلێکە ئەگەڕام کت و پڕ ڕۆژێک بۆم هەڵکەوت سەر لە بەیانی بوو هێشتا خانم لە خەو هەڵنەستا بوو بە بیانووی هێنانی قەڵەم و کاغەزێک لە ژوورەکەدا کە خانمی لێنووسە بوو چوومە ژوورەوە منیش مەحرەم بووم ئەمتوانی هاتوو چۆیکەم هەرکە سرم کرد بە ژوورەکەدا خانم گۆشەی کولەی سەر تەختەکەی لادا و لەناو جێگاکەی هەستا و زەردەخەنەیە گرتی بەڵام هەستانێکی وا هەر وەک مانگ لە کەل بێتە دەرەوە ئاوا بوو بەڕاستی خانمم لە جۆشی نیوەڕۆ و سەر لە ئێوارەدا چۆن چاو پێکەوت بوو لەو کاتەشا کە لە ناو جێگای بەیانیدا لە ناکاو هەستا هەروا بوو تۆزێ لە زەردەخەنەکەی تەریق بوومەوە وتی فەقێ قادر ئەزانم بۆچی هاتووی وتم بۆچی هاتووم خانم وتی بۆ ئەوە لەم وەختەدا هاتووی کە من ببینی بزانی ئەم جوانیە کە من هەمە لە وەختەکانی تر هیدا و دەرمانە یا هەرهی خۆمە فەقێ قادر من دا و دەرمان ناکەم خوا دوو بەهرەی جوانی و ماڵی پێداوم بە دا و دەرمان و بە پیسکەیی کفرانی ئەو دوو بەهرەیە ناکەم وتم خانم چۆن زانی کە من بۆ ئەوە هاتووم وتی بەوە دازانیم کە هەر سرت کرد بە ژوورەکەدا لە پێشا سەیری منت کرد ئەمجا چاوت برد بەلای قەڵەم و قاقەزەکەوە بەڕاستی ئیتر ئیمانم بەوەشێنا کە زەکا و زیرەکی خانمی وەسمان پاشا کردبووی بەو خانمە کە دەستە جڵەوی ئەو هەموو عەشرەتەکەی گرتبووە دەست پاشان وتم وەڵڵا ئەوەی ڕاستی بێ خانم ڕاستەکەی بۆ ئەوە هاتبوو خۆ هیچ لۆمەیەکم ناکەی وتی کوڕم تۆ کوڕی ئێمەی ئەگەر ئێمە تۆمان بە کوڕی خۆمان دانە نابێ تۆوا بەو جۆرە سربەست نابی لە هەموو ژوور و بەری ئەم سەرایەدا ئەشرەف ئاغای ڕەباتی پیاوێکی بەناوبانگ و دیاری بوو لە سەردەمی تورکەکانە حکوومەتی ئەستەمبوڵ ئەکاتە سەر والی مووسڵ کە بیگرن و بە دەستی بەستە بینێرن بۆ ئەستەمبوڵ چونکە ئاوی لە حکوومەتی ئەستەمبوڵ لە وڵاتی سنگاودا لێڵ کردووە والی ئەمر ئەکاتە سەر قایمقامی کەرکووک کە بچێ بیگری قایمقام بە خۆی و 200 ئێستر سوارەوە لە ناکاو ئەدا بەسەر ڕەباتدا و ئەچێتە ماڵی ئەشرەف ئاغا خۆی لە ماڵ نابێ دەمی نیوەڕۆ ئەبێ شەمسەخانی کچی کاکل ئاغای فارساغا خێزانی ئەشرەف ئاغا بێ نانی نیوەڕۆ ئەنێرێتە دیوەخان 200 سینی هەر سینیەک بریانیەکی لەسرە لە ماوەیەکی زوودا ئەم نانە بەم جۆرە حازر ئەبێ نان ئەخورێ پاشان قایمقام سەرێک ئەخاتە بەر خۆی و ئەڵێ سوار بن زۆر حەیفە خانەدانی وا کە ژنی وای تێدا هەبێ کوێر بێتەوە
من بۆ گرتنی ئەشرەف ئاغا هاتبووم، بەڵام شاژنی شەمسەخان نەیهێشت کە ئەم خانەدانە کوێر بێتەوە. ئیتر لێی ئەدا ئەڕوا وەڵامی والی ئەداتەوە کە هەر شتێک لە وڵاتی سەنگاو ڕوویدا لە ئەستۆی من بێ. وەڵامی بێوەڵام. کابرایەک لە کەرکووک هەتیوێکی تاودا بوو، شوێنی دەست نەکەوت. سەیری کرد دەرگایە کراوەتەوە و داڵانێکی لێیە. لەگەڵ هەتیوەکە چوونە ئەوێ. کابرای خاوەن ماڵ لە دەنگی هەتیوەکە بە ئاگاهات و هات سەیری کرد شتێکی وایە. وتی چۆنە بێ لەو داڵانی حەوشەی مناشتی وا بکرێ. هەر درێژەیدا بە قسەی و نەیبڕیەوە. وا دیار بوو هەتیوەکە لەمە تووڕە بوو، پێی ناخۆش بوو. وتی مردود مرێ، چییە نایبڕیتەوە؟ تۆی ژوەرە لە ناو داڵانی ئێمەدا ئەوەندە بدە هەتا چاوت دەردێ. شێخ قادری سیا مەنسوور بە شێخ حەبیبی تاڵەبانی ئەڵێ کە هەردووکیان خزم بوون، بیستومە هەر کەس هەتیوێک وا لێ بکا لە ڕۆژی قیامەتا هەتیوەکە سواری سەرشانی ئەبێ. شێخ حەبیبیش ئەڵێ بەخوا شێخ قادر، هەموو کەسێکم پێ هەڵەگیرێ، بەڵام تۆم پێ هەڵ ناگیرێ. کاک مەسعود محەممەد گێڕایەوە وتی ئەوا لە بەغدا لە جێگایەک دانیشتبووین، کوت و پڕ لەو کاتەدا عەبدوڕەحمان نورجان هات و قسەی لەگەڕان بە ترۆمبێل کرا لە ناو شاردا. عەبدوڕەحمان وتی وەڵڵا بابم، من ئەم دوولاقانم مانگی 4 دینارم بۆ دەگێڕێتەوە. عەبدوسەمەد حاجی محەممەد هەڵیدایە وتی ئەگەر دوولاقی کەت ببوایە مانگی 8 دینارت لۆ دەگەڕایەوە. دیسان هەر ئەو بۆی گێڕامەوە وتی هەر لە بەغدا لە جێگایەکی زۆر جەنجاڵ دەرچوین، دەستەیەک لە دزەکانیش هەر لەو شوێنە دەرچوون و ڕوویان کردە ئێمە. وتیان پەک و لەو قەرەباڵغیەی سەگ ساحەبی خۆی ناناستەوە. خێرا سەمەد وتی ئەدیکو ئێوە ئێمەتان ناسیەوە. حەسەن بەگی عەلی بەگی جاف بۆی گێڕامەوە وتی لە خزمەتی سەید ئەحمەدی خانەقادا دانیشتبووین، شێخ عەلاءەدینی بیارە هەموو دەمسکی ژانی ئەکرد و وەتەبا فەتقیشی هەبوو. سەید فەرمووی ئەو سگژانکردنەی ڕەنگ بێ زیاتری لەبەر وەتەباکە بێ. وتی منیش وتم ئاخۆ جەنابی سەید ئەو وەتەبایە لە کام لای بێ؟ ئەویش وتی چوزانم حەسەن بەگ، خۆ دەستم بە گونیەوە نییە. پیاوێک هەبوو لە سنە مەولووی ناوبوو، نەخۆش ئەکەوێ ئەچێتە لای حەکیم برایم. حەکیم برایم پسوڵەی بۆ ئەنووسێ بۆ لای سەی شەریفی دەوافرۆش بۆ دەرمان. مەولوو ئەچێت دەرمانەکە ئەکڕێ بەڵام نایخوا. پاشان ئەچێتەوە بۆ لای حەکیم برایم و ئەڵێ چاک نەبوومەتەوە. ئەویش ئەڵێ دەرمانەکەت خوارد؟ ئەڵێ نا. ئەڵێ سندیشت؟ ئەڵێ بەڵێ. ئەڵێ ئەی بۆچی نەتخوارد؟ ئەڵێ حەکیم برایم تۆ پوڵت خەرج کردگە تا بووگی بەم حەکیمە، ئەشێ زنەگانی بکەی. ئاغای سەی شەریفی دەوافرۆشیش پوڵی سەرف کردگە تا بووگە بەو دەوافرۆشە، ئەویچ ئەشێ زنەگانی بکە. منیچ پوڵم داگە بە دەواکە و نەم خواردگە، گەرەکمە بمێنم و زەنەگانی بکەم. ئەحەی سەرزل هەبوو، هەر لە ڕاستیشدا سەری زل بوو. ئەچێتە بازاڕی کڵاوفرۆشان لە سلێمانی و ئەچێتە بەردووکانی کابرایەک، لەوێدا کڵاوێکی بە ئەندازەی سەری خۆی بە هەر جۆر بێ دەست ئەکەوێ، بەڵام لە نرخەکەیە لەگەڵ کابرای دووکانداردا ڕێناکەون. کابرا پێ ئەڵێ برام مەڕووە کڵاوێکی وازلت لەم بازارەدا دەست ناکەوێ. ئەحەش ئەڵێ برام ڕاستەکەی، بەڵام تۆیش بم دەریە، چونکە پیاوێکی تری وا سەرزلت لەم بازارەدا دەست ناکەوێ. لە سلێمانی ئەحمەدی عەزیزاغا و میرزا مارف زۆرتر پێکەوە ئەگەڕان. ڕۆژێک ئەحمەدی عەزیزاغا و حاجیاغا لە دوکانەکەی حەمەسەئیدی خەیات پێکەوە دانیشتبوون. میرزا مارف بە تەنیا بەبەر دوکانەکەدا تێ ئەپەڕێ. حاجیاغا ئەڵێ لە جسناتی هەردووکتان بم. ئەحمەدی عەزیزاغا هەڵ ئەداتێ خێرا ئەڵێ لە جسناتی هەرسێکیان بەرم. حاجیاغا ئەڵێ سێمەکە کێیە؟ ئەحمەدی عەزیزاغا ئەڵێ
دووەمەکەم پێ بڵێ تا سێەمەکەت پێ بڵێم. مەلا سمایلی کانیەسکان وەعزی ئەدا ئەیوت هەر کەس سواری هەتیوێک بوو بێ ئەبێ لە ڕۆژی قیامەتە ئەو کابرایە هەتیوەکە بخاتە سەرشانی و لەو دەشتی مەحشەرەدا بیگێڕێ. عەبەخەیات هەبوو لە کۆڕەکەدا هاواری کرد وتی ئای ماڵی وێرانم منە بێ ئەو ڕۆژە هەتی و هەڵگرم ئەم هەمووەم لەکوێ پێ هەڵەگیرێ. مەلا سمایل هەر لە ناوەندی وەعزەکەدا هەڵیدایە وتی خەمت نەبێ هی واش هەیە تۆ هەڵبگرێ و ئەو ئەرکت لە کۆڵ بخا. سەی حسێن هەبوو خەڵکی سنە و کوێر بوو، هەر کوێری زگماک بوو، ئیشی هەر گەڕان بوو بە وڵاتانە. ڕۆژێک لەو وڵاتی مکریانە مەلایەک لێ ئەپرسێ ئاغای سەی حسێن لە کتێبە ئەفەرموێ ئەگەر خوا نیعمەتێکی لە یەکێک وەرگرتەوە لە باتی ئەوە نیعمەتێکی تری ئەدا تێ. خوا کە نیعمەتی چاوی لە تۆ وەرگرتووەتەوە و کوێری کردووی چی تری پێداوی؟ سەی حسێن ئەڵێ جەنابی مامۆستا چ نیعمەتێک لەوە باشترە کە ڕووی جەنابت نابینم. حەمە ئاغای حەمەعەلی ئاغای مەنگوڕ کوڕێکی هەبوو ئەوڵقاری ناوبوو. ئەم ئەوڵقارە مناڵ بوو، زۆر لاسار و چەتون بوو، بە تایبەتی لەگەڵ دایکیە هەر هیچ بەگوێی نەکرد. باوکی پێی وت ئاخر ڕۆڵە چۆن ئەبێ بەگوێی دایکت نەکەی؟ ئەویش ئەڵێ بابە خۆ دایکم ژنی من نییە بەگوێی بکەم. عەلی ئۆفێک هەبوو لە سولێمانی، جارێک ئەچێتە لای حاجی برایماغای خەفاف داوای 4 لیرەی لێ ئەکا بە قەرز. حاجی برایماغا ئەڵێ عەلی من تۆ ناناسم، تەنها جارێک نەبێ لە داڵانەکەی ماڵی میرزا تەوفیقا تۆم چاو پێکەوتووە، ئەمەش نابێتە هۆی ئەوە کە ئێستا من بێنم 4 لیرە بدەم بە تۆ. عەلیش ئەڵێ حاجی برایماغا ئاخر منیش بۆیە داوای 4 لیرەت لێەکەم چونکە نامناسی، ئەگەر بمناسی 4 پوڵیشم نادەیتێ. حاجی برایماغا دەست ئەکا بە پێکەنین و ئیتر نازانم ئەنجامیان بەچی گەیشت. شێخ مارفی قەرەداغی و مامۆستا مەلاکەریم لە بەغدادا سواری پاس ئەبن و بە تەنیشت یەکەوە دائەنیشن، پاشان ژن و کچێکی زۆر سەر ئەکەون و بە پێوە ڕائەوەستن. شێخ مارف ئەیەوێ مەلاکەریم بترسێنێ ئەڵێ مامۆستا وەڵڵا 50 فلسم نەدەیتێ هەڵ ئەستم بۆ ئەوە کچێک لە تەنیشتەوە دانیشێ. ئەویش ئەڵێ کاکە مارف 100 فلست ئەدەمیە و هەستە. ئیسحاقە جوو هەبوو لە سولێمانی، ڕۆژێکی مانگی ڕەمەزان لە نیوەڕۆدا ئەچێ بۆ لای عیزەتی فاتە لە ماڵەوە سەیرەکە عیزەت نان و کەباب بەخوا. ئەویش بەبێ قسەدا ئەنیشێ و لەگەڵ یا دەست ئەکا بە نان و کەباب خواردن. عیزەت ئەڵێ گۆشتی ئەم کەبابە موسڵمان سەری بڕیوە تۆ چۆن لێیە خۆی؟ ئیسحاقیش ئەڵێ عیزەت ئەفەندی لە جووی شا جووی وەکو من هەیە، وەکو لە موسڵمانە موسڵمانی وەکو جەنابیشت هەیە. لە بەغدا بەدانای کوڕم وت با بچین باوڵێک ئەکڕم و تۆ بیهێنەوە بۆ ماڵ. زۆر گەورە بوو، خۆیشم لێی پەشیمان بوومەوە. لە پاشا وتم دانا ئەمە چی لێ بکەین؟ وتی بابە چی لێ بکەین؟ من بەخەرە ناویەوە خۆت هەڵی بگرە تا ئەچینەوە بۆ ماڵەوە. مەلا جەمیلی ڕۆژبەیانی ئەمیر گێڕایەوە وتی لە تاران لە کتێبخانەیەک لەسەر کورسیەک دانیشت بوو، مێزێک لە بەردەمیا بوو، عینەکێکی کردبووە چاوی. عینەکەکە هاتبووە سەرلوتی، کتێبێکی بەدەستەوە بوو، خۆی خست بوو بە شتا سەیری کتێبەکەیە کرد. بەرامبەر بەو لەو بەری مێزەکەوە 2 کچ دانیشت بوون، ئەوانیش کتێبیان ئەخوێندەوە. یەکێ لە کچەکان ئەو دیمەنەی مەلا جەمیلی پێ سەیرە بێ بەو عینەکە و بەو دانیشتنەی ئەڵێ مامۆستا ئەوە بۆچی عینەکەکەت هاتووەتە سەر لووت و واشت ئەخوێنیتەوە؟ ئەویش ئەڵێ کچم ئەوە بە عینەکەکە سەیری کتێبەکە ئەکەم و بەبێ عینەکەکەش سەیری ئێوە ئەکەم. بربەرەکانیە و یەکنەویستنی شێخ ڕەزای تاڵەبانی و شوکری فەزلی لە سەردەمی خۆیان دەنگی دابووەوە. ڕۆژێک شێخ ڕەزا ئەیەوێ پلارێکی تەنگەبڕ بگرێتە شوکری فەزلی ئەڵێ میرزا شوکری بەڕاستی با و باپیر و نەژادی تۆ بوون بە نەنگ و ئار بەسەر تۆوە. شوکری فەزلیش ئەڵێ بەڕاستی شێخ ڕەزا تۆش بووی بە عەیب و ئار بەسەر نەژاد و با و باپیرتەوە. شێخ ڕەزا
ئیتر هیچی پێ ناوترێ. خاڵە هاشم هەبوو لە سولەیمانی لەگەڵ شێخ بابە عەلیدا سەر و سەودایەکیان هەبوو. خاڵە هاشم بەقاڵ بوو بە شەو بە ڕۆژ خەریک بوو هیچ پشووی نادا. ڕۆژێک لەسەر حەوزی مزگەوتەکە ترێی ئەشوێردەوە شێخ بابە عەلی لێی پرسی هاشم ئەوە چیەکەی؟ هاشمیش زۆر وەڕز بوو وتی قوربان چوزانم ئەمە 50 ساڵە ئیشەکەم ئەم مەشکە ڕەشە ئەیخوا هەر تێر ناخوا و زیاتر داوام لێەکە. مەبەستی بە مەشکە ڕەشە سکی بوو. شێخ بابە عەلیش وتی جاوەرە تۆش تۆڵەی لێ بکەرەوە، بێنە ماوەیەک تۆ ئیش مەکە با ئەو کار بکاو ئەمجا تۆ بیخۆ. پیاوێک هەبوو قادری ناوبوو ڕۆژێک ئەچێتە لای کوێخە هەوێزی شاخە پیسکە کە خزمیشی بوو ئەڵێ کوێخە تا ئێستا ئەوەتە دوو ژنیشم هێناوە کەچی هیچ مناڵێکم نابێ نازانم چی بکەم. ئەویش ئەڵێ ئەمجا بچۆ ژنێکی ئاوز بێنە. کوڕێک لەو سەرە تەماعەکە لە نەنکێکی خۆی دایکی باوکی و ئەچێتە سکی. لەو کاتەدا باوکی دێ بەسەرا کە ئەوە ئەبینێ هاوارەکە هەیهەتی وە زۆڵە ئەوە چیەکەی؟ کوڕەش بەدەم ئیشەوە لایەکی لێ ئەکاتەوە و ئەڵێ باوە تۆ ئەمە 40 ساڵە دایکی من ئەیەی هیچ دەنگ ناکەم، من جارێک دایکی تۆمگا کردت بەم هەرایە؟ مەلا عوسمانی کوڕی مەلا ساڵحی کۆزەپانکە ڕۆژێک لە ژووری دەرسا پۆلی 6 سانەوی قوتابیەک لێ ئەپرسێ مامۆستا مارە بەجاش چۆن ئەکرێ؟ ئەویش بە بێوەستان ئەڵێ بچۆ لە دایکت بەپرسا. سەی محەممەدی هەویە پیاوێکی لە خواترس و خەڵوەت نشین بوو، چلەخانەیەکی هەبوو جارجار ئەچوو لەوێ چلەیە کێشە. جارێک ئەچێتە ئەو چلەخانەیە بۆ چلە کێشان پیرەژنێک لە ئاوایەکەدا هەموو جار ئەچوو کونێک لە چلەخانەکەدا بوو سەری ئەنا بە کونەکەوە ئەیوت سەییان هیچت ناوێ بۆت بێنم؟ ئەویش ئەیوت نامەوێ. چەند جارێک ئەم پیرەژنە ئەم هاتوو چوەی کرد لە ئاخرا سەی محەممەد وتی بەڵێ ئەمەوێ. پیرەژنە پێی خۆش بوو وتی چیت ئەوێ بە قوربان؟ ئەویش وتی ئەمەوێ دوو بەردوو نەختێ قوڕم بۆ بێنی ئەم کونە بگرم با ئیتر ئەوەندە نەیتە سرم. حاجی حەمامینی سیساوا گێڕایەوە وتی مەلا مەجید هەبوو لە سیساوا پیرەژنێکیش لەوێ بوو باجی مەیرەمی ناو بوو. ڕۆژێک باجی مەیرەم سەری ڕێ بە مەلا مەجید ئەگرێ پێی ئەڵێ مامۆستا ئەو قوڕە کە خوا ئادەمی لێ دروست کرد کای تێدا بوو یان نا؟ مەلا مەجیدیش تۆزێ عەقڵەکەی تەواو نەبوو هەردەست بۆ ناولنگی باجی مەریەم درێژەکاو ئەڵێ پیرەژنە ئەگەر کای تێدا بوایە ئەو قەڵشە چیە کرد لەوێدا؟ مەولەوی تافی گەنجی ئەبێ ئەڕوا بۆ ئەو بەری سیروان پیاوێکی قەواڵەی پشتەکەوایەکی ئەداتێ. ژنی پیاوەکەش ئاسەڕەکەی ئەداتێ ئەیکا بەکەوا و لەبەری ئەکا. ڕۆژێک کوڕی کابرای قەواڵەی تووشی مەولەوی ئەبێت دەست ئەدا لە کەواکەی و ئەڵێ ئەمەوێ یەکێک لەمە بکەم. مەولەویش ئەڵێ لە پشتەکەی کە هی باوکتە یا لە بەرەکەی کە هی دایکتە. شێخ عارفی تاڵەبانی وتی ئەو ڕەحمان قڕگەیی بۆی گێڕامەوە وتی ئەوە ڕۆژێک سێرم کرد دوو مناڵ لە سلێمانی لە مەیدانەکە وەکو شەڕە دەنووکیان بێوا بوو. بەلایەنەوە ڕاوەستام سێرم کردن یەکێکیان دەستەبەرەیەک کولێرەی بەسەر سەرەوە بوو ئەیفرۆشت. ئەوی کەیان تۆزێ ئەم دی و ئەو دیوی کرد و وتی ئەمە کەینانە مەگەر کەری کوڕی کەربی کڕێ. کوڕەی هاوەنان بەبێ وەستان هاتە قسە و وتی ڕاستەکەی ئێستا باوکت دوو هۆقەی لێ کڕیم. لە سەردەمی محەممەد بن ڕەسوولدا یەکێک لە موبەشیرە گاورەکانی ئەوروپا لە ژێر ناوی بازرگانیدا ڕێ ئەکەوێتە سابلاخ. بەڵام لە پاڵیا خەریکی پرۆپاگەندە ئەبێ بۆ ئاینی گاوری ئەچێتە لای ئیبن ڕەسوول واتە ڕەسووڵی زەکی ئەڵێ مەلا ئایا خوا ئەتوانێ ئەم شارە لە ناو هێلکەی فێرنە گولەیەکدا پیشان بدا بەبێ ئەوە هیچی لێکەم کاتەوە؟ مەلا ئەڵێ بەڵێ زیاتریش ئەکا. ئەڵێ چۆن؟ ئەڵێ نابینی چاوی تۆ لە هێلکەی فێرنەگولە بچووکتریشە کەچی ئەم هەموو کێ و دەشت و دار و دەوەنەی تێدایە بەبێ ئەوە هیچ جاییەک لە گەورە و بچووکیدا لە بەینی ئەوان و ئەسڵەکەدا هەبێ.
گەنجی درەخشان. مەلا عومەری چۆمە زەردەڵە گێڕایەوە وتی ماموەسمانی سەبیلەک بۆی گێڕامەوە وتی گرانیەکەی پێشووە ئەوی پێی بڵێن زادی خودای دەست ناکەوێ بە تەواوی دنیا قات و قڕە وراتی دزەیی هیچی لێ نییە. هەندێک قڕۆش و مەتاڵێکمان هەیە لە ماڵەوە بە وەزن گران و قەبا بەڵام بە قیمەت سووکە. بەدایکی مندارانم گوت لۆم بینە ئەچم بزانم لەو وراتی کۆیە دەستی ئێکێکی پێ نابڕم بەرک و شتێکی لێ بستێنم ئەم زستانەی پێوە بەرینە سەرێ. لۆی هێنا پڕ بە دەستە سڕێک ئەبوو قورس بوو بەرام نرخەکەی هیچ نەبوو. پارەم خستە باخەرم و چووم لۆ وراتی کۆیە چێر و گۆلکێکم پێی کڕی و هێندێکیشی مایەوە خستمە باخەرم. چێر و گۆلکم وە پێش خۆم دا و گەڕامەوە تا کەوتمە ناو دزەیان گەیشتمە نزیکی گوندی قازیخان. شەوم بەسەردا هات و دنیاش زستانە باران وەکو کوندەی سەربەرەوژێر دێتە خوارێ. هێندە شاردە تف هەردەی بە ئاسماندا ئەیبەستێ هیچ کایی بێت و لە لەشمان نەمایە. دەشتی دزەیش میوان داناکەن خۆ قازیخانە لە هەموو خراپتر. چارم نەما ڕووم کردە گوندێ ئەچم لۆ هەر مارێ بە خۆم و بە چێرەکەمەوە دەرم دەکەن. هەم خۆم و هەم چێر و گۆلکەکە وەختە بمرین لە سەرمانە. لە گوندەکەدا مار نەمانەچم تەنیا ماری مەلانە بێ کەس دای نەکردم. ئەمجا بەناچاری بەخۆم و بە چێرەوە ڕووم کردە ماری مەلایێ. هێندەم زانی مەلاژن دەرپەڕی و دەستێکی گرت بەم لای دەرگاکەوە و دەستێکی بەولاوە وتی کابرا بگەڕێوە جێمان نییە. منیش ئیتر دەرەتانم نەمایە چێر و گۆلکم بەدار گرت و دامە پێش و گوێم بەژنە نەدا و دەستم کرد بە جنێودان و هەر ئەرێم گوو بە گۆڕی. ئەوە هەر ڕووە و پێشی شەوە ئەڕۆم وەکو ئەوە کەژنە لەگەر منی نەبێ. وتی کابرا ئەوە جنێو بە کێ ئەدەی؟ وتم بەو گۆڕ بە گۆڕە کە منی تووشی ئەم حەزیەتە کرد. لایوا بوو مەلا لە دنیادا قاتە تەنها مەلای قازیخانە نەبێ. ژنە تۆزێ شل بووەوە وتی لۆ چ بووە؟ وتم ئەو کابرا لە وراتی کۆیە مردیە ئەم چێر و گۆلکەی کردیە بە ئیسقات لۆ مەلای قازیخانە. لای وایە مەلا لە دنیادا بڕایە بەم باران و قیامەتە منی تووشی ئەم حەزیەتە کردیە. ژنە کە گوێی لەم قسەیە بووتی دەبابم تۆ لۆ دەنگ ناکەی. بەردەرکەکەی بەردا وتی فەرموو ئاخر تۆ بەزەیت بە خۆتا نایەتەوە ئەم بەستە زمانانت لۆ چوا تووشی ئەم باران و سەرمایە کردیە؟ خێرا چێر و گۆلکی دایە پێش و کردنیە تەویلەوە. مافورێکیشی لۆ من ڕاخست ئاگری کردەوە چوو کەوێ و سەڵتەیەکی تری مەلا هەبوو لەگەڵ کراس و دەرپێ وتی جلەکانت بگۆڕە با ئەوانەی خۆت هیشک کەمەوە. لەو لاشەوە کاو دەستکاوی هەویر و جۆ ئەبا لۆ چێر و گۆلکەکە چونکە بەهی خۆیانی ئەزانی. مەلاش لە مار نییە هێشتا لە مزگەفت ناتۆتەوە. مەنجەریشی خستە سەر ئاگر لۆ شیوێ. پاشا ئەمانە زۆری پێ نەچوو مەلاش هاتەوە. مەلاژن مەلای تێگەیان کە ئەو خوا لێ خۆشبووەکەی کۆیە چێر و گۆلکێکی بە ئیسقات ناردیە لۆمان. مەلا بەم قسەیە بڕوای نەکرد بەرام پیاوێکی ئەرباب و خۆش بوو. وتم مەلا پیاوەتیت ببێ خۆم دامەزراندیە لێم تێک مەدە. مەلا دەستی کرد بە پێکەنین و وتی جا بەیانی کوو ڕزگارەکەی؟ وتم ئەسابی بەیانی لەسەر خۆم. بەرام مەلاژ لە مەلاژن ئەترسا. مەلاژن لەبەر ئەوە کە چێر و گۆلک بەهی خۆیان ئەزانی ئەوە هەر ئەچێ بۆ لایەن و ئاو ئالیکیان لۆ ئەبا. ئەو شەوەمان ڕۆژ کردەوە و بەیانی مەلاژن دیسان شیوی لێ نایەوە و شیومان خوارد. پاشەمە ڕووم کردە مەلاژن وتم مەلاژن ئەتۆ ئەرکت زۆرە با مامۆستا ژنێکی تر بێنێ هەم خزمەتی تۆ ئەکا و هەم خزمەتی مارەکەش ئەکا. هەر ئەمەم ود مەلاژن گوتی ئەوە چ دەرێی؟ چ دەرێی؟ مەلاژ لەلاوە گوتی بابم واز بێنە من پارەم کوا. هەر خێرا دەستم کرد بە باخەرمە ئەو قڕۆش و مەتالیکەکان کە مابوونەوە و لەبەر ئەوە لە ناو دەستە سڕەکەدا بوون بە چاو زۆری ئەنوان بەرام هەموویت بخستایەتە سەر یەک سێ مەجیدی نەدەبوون دەرم هێنا و فڕێمدایە بەردەستی مەلا وتم ئەوە پارە. مەلاژن کە ئەمەیدی بە تەواوی شێت بوو پەلاماری دامێت دەستە سڕە پارەکەی هەڵگرت و خستیەوە باخەڵمەوە.
خێرا چوو چێر و گۆلکەکەی دەرکرد کردنیە دەرەوە هاتووتی هەستە سەگی سەگباب گوو بە گۆڕی خۆت و ئەو گۆڕەش کە ئەم چێر و گۆلکەی ناردیە لۆ ئێمە هەستە ئەوە خۆت و ئەوە چێر و گۆل کرد بەو شێخ کەمارە یەک سەحاتی تر لەم مارە دانانیشی ئیتر منیش هەستام خوا حافیزیم لە مامۆستا کرد و چێر و گۆلکی خۆممدایە پێش و هاتمەوە مەلاش بە دزیەوە پێدەکەنی میرزا معرف بۆی گەڕامەوە وتی لە سەردەمی مەحموود پاشادا مەلایەکی پڕی نورانی لە هەڵەبجە هەبوو ئەم مەلایە تەلاقیشی چاک ئەکردەوە خۆت ئەیزانی سێ تەلاقەکە بکەوێ بەجاش نەبێت چاک نابێتەوە ئەم مەلایەش لەبەر ئەوە ئیشی مسلمانان پەکی نەکەوێ و شەرعیش ڕێگا بدا پیاوێکی خەڵکی ئەو سەرشێوە هەبوو عەبەی ناوبوو ڕاگیری کردبوو بۆ ئەوە ئەگەر جارێک تەلاقێکیان هێنایە لایە و بەجاشیش نەبێت چاک نەبێتەوە عەبە ببێ بەجاش و نیکاح دروست ببێتەوە عەبەیش بەو پارەیە کە لە جاشیەوە دەستی ئەکەوت ئەژیا و ئەوە ئەوی تریش هەیە ئیتر بەڕاحەتی بۆ خۆی قاچی ڕاکێشا بوو دیسان لەگەڵ ئەمەشا کە شەرع ڕێگەی داوە وەکو خۆت ئەیزانی نەکا برای جاش پێی خۆشە بە ئاشکرا ئەم جاشیە بکە و نەکا برای تەلاقکەوتوش ئەیەوێ ئەو ناوە بکەوێتە شوێنی کە پێی بڵێن تەلاقی ژنەکەی بەمارە بەجاش چاکردوێتەوە بە کورتی ئەمە بۆ هەردوو لایەن عەیبە پیاوێک هەبوو حەمەی بارامیان پێوت پیاوێکی کەڵە پیا و ناسراو بوو هاتبوو بەسەریا سێ تەلاقەکەی خواردبوو هەرچەندە ئەم لاو ئەو لای کرد تەلاق چاک نەبووەوە وتیان باوکم بەخوا بەمارە بەجاش نەبێ چاک نابێتەوە حەمە وتی من ئیشی وا چۆنەکەم مەگەر ڕووی خۆم ڕەشکەم و وڵاتی هەڵەبجە بەجێ بێڵم وتیان برا ئەمە شەرع ڕێگەی داوە تۆ لەم ژنەت سێ چوار مناڵی وردت هەیە بۆ ماڵی خۆت کاول و مناڵەکانت دەربەدەرەکەی وتی ماڵم کاول ئەبێ و مناڵم دەربەدەر ئەبێ قیر و سیا من ئەم پەرۆوە نادروم بەسەر شانی خۆمە هەرچەند لەگەڵی خەریک بوون کەڵکی نەبوو ئینجا خزمان چوونە بندەستی ژنەکەیەوە کە لەبەر ئەوە ماڵەکەی لێ تێک نەچێ و مناڵەکانی دەربەدەر نەبن بێنێ مێردکە بە عەبە و پاشان تەلاقی بدا و پاش عەبە حەمە مارەی بکاتەوە بەڵام ئەم ئیشە نابێ حەمە پێی بزانی ژنە و خزمەکانی چوون بۆ لای مەلا موئمین کارە ساتەکەیان تێگەیاند و پیان وت کە ئەم قسەیە بڵاو نەکاتەوە لە ئاخرا کە مارەی کردەوە لە حەمە پێی بڵێت شەرع ڕێگەی داوە کە مارەی بکاتەوە لەناو خەڵکی شاوتیان مەلا موئمین مارەی ژنەکەی کردوێتەوە لە حەمە ئیتر کەس قسە ناکە ئەڵێن دیارە مەلا موئمین ڕێگایەکی شەرعی بەبێ مارە بەجاش دیوەتەوە ژنە مارە کرا لە عەبە لەگەڵ مارەکردنەکەدا دەمەجیدی خۆیشی وەرگرت و چووە پەردە پاشان تەلاقیدا ئەدەی ئەمیش بەسەر چوو مەلا موئمین ناردی بە شوێن حەمەدا کە قیلێکم بۆ دۆزیوەتەوە ژنەکەی خۆی لێ مارە ئەکەمەوە حەمەش ئەمەی زۆر پێخۆش بوو چوو ژنی لێ مارە کرایەوە بەڵام هیچ بە کارەساتی نەزانی لە ناو خەڵکی شابڵاو بووەتەوە کە حەمە سێ تەلاقەکەی خواردووە و هیچ مەلایەک بۆی چاک ناکرێتەوە کەچی ئێستاوا حەمە ژنەکەی هێناوەتەوە لیان ئەپرسی چۆن هێناوتەوە ئەویش ئەیوت مەلا موئمین فتوای بۆ دەرکردوم و ئەو بۆی چاک کردومەتەوە ئەو هەر لەسەر ئەو قسەی خۆی سوور بوو و بەڕاستیشی ئەزانی کە مەلا موئمین قیلی بۆ دۆزیوەتەوە لەگەڵ ئەمەشا خۆی زۆر هەڵئەکێشا کە ژنەکەی بەبێ مارە بەجاش هێناوەتەوە لە ئاخرا پیان وت مردود مرێ تۆ لەکوێ نووستووی ژنەکەتیان بە مارە بەجاش بۆ هێناویتەتەوە و جاژەکەش عەبە بووە ئەم باس و خواسە هەموو کەس پێی زانیوە تەنها خۆت نەبێ وتی کوڕە نابێشتیوە وتیان بەرێ وەڵڵاه ڕاست وایە حەمە دەستێکی کەوتە پێش و دەستێکی کەوتە پاش تازە چی بکاو ئیش لە ئیش ترازاوە ئەگەر بارەکا بۆی ناکرێ ئەگەر ئەمێنێتەوە بە چ ڕوویەکەوە لە وڵاتی هەڵەبجە بمێنێتەوە کەوتە سەر ئەوە کە تۆڵەی خۆی بستێنێتەوە ماوەیەک لەم فکرەدا بوو لە ئەنجامە هاتە سەر ئەوە کە خۆی بکا بە ژنێکی سێ تەلاقدرا و مارە بکرێ لە عەبە هێنای ئەم قسەی لە لای چوار کەس لە خزمەکانی خۆی درکان و تەمێشی کردن کە کەس بەم ئیشە نەزانی هەستا جلی ژنانەی لەبەر کرد و ڕیش و سمێڵی خۆی لوس تاشی و چارشێوێکی دا بەسەریا و دەنگی خۆی گۆڕی یەکێ لەو پیاوانە کە قسەی لەگەڵ یا کردبوو کردی بە مێردی خۆی و پێش خۆیدا چوون بۆ لای مەلا موئمین
کابراوتی ئەمە ژنمە و سێ تەلاقم خواردووە و ئەبێ چارێکمان بۆ بکەی مناڵدارین با سەرمان لێ تێک نەچێ. مەلا مومین وتی باوکم هیچ چارێک نییە مەگەر تەحلیل نەبێ. کابرا وتی قوربان تەحلیل چییە؟ وتی باوکم تەحلیل ئەوەیە کە ئەم ژنەی تۆ ئەبێ لێکێکی کەمارە بکرێ و پاشان تەلاقی بدا و ئەم جا تۆ بیهێنیتەوە. کابرا وتی جا مامۆستا ئەمە مارە بەجاشی پێ ئەڵێن من چۆن شتی واکەم؟ مەلا مومین وتی دەسا باوکم بەخوا لەمە زیاتر ڕێگان نییە. کابرا تۆزێ خۆی بادا و دەستی کرد بە منجڕکردن لە پاشا ڕووی کردە ژنە درۆزنەکەی و وتی تۆ چی ئەڵێ؟ ژنەش بە نەرمیەکەوە وتی کەیفی خۆتە. ئەمجا پیاوە وتی باشە مامۆستا بەڵام کەس پێ نەزانێ. مامۆستاش وتی من پیاوێک لە لای خۆم هەیە هەر ئەم ئیشە شەرعیانە ئەکا و کەسیش نازانێ. ئەمجا کەوتە ئێوارێ ئەبەیان هێنا ژنیان لێ مارە کرد و دەمەجیدیشاندایە. هاتە دەرەوە هەر ئەو شەوە پەردە دروست کرا ژنە چووە ژوورەوە پاشبەینێک ئەبەیش چوو بۆ لای ئەبە دەرپێ و مەرپێی داکەند و خۆی ساز کرد و چوو بەلای ژنەوە. لە ناکاو ژنەی چارشێو بەسەری کۆنە هەما چارشێوی فرێدا و بەخۆی و بە حەیتەبۆریەوە پەڕیە کۆڵی ئەبە بە تەواوی حەپەسا و دەستی کرد بە هاوارکردن بۆ خاتری خوا بمگەنێ ئەمە ژن نییە دەعبایە سوارم بووە. حەمەش بەهێزە و کەڵەپیاوە جوڵەی لێ بڕیوە دەرگاش لە ژوورەوە داخراوە تا خەڵک فریاکەوتن ئەم بوو بە زاوە وتی کەرام باوگاو ئاوا حەقت لێەکەمەوە. ئەمجا بە حەمەی ڕاستەقینە و کێری گواویەوە لە پەردە هاتە دەرەوە و خۆی پیشانی خەڵکەکە ئەدا. حاجی مەحمووی یاروەیسی جاف هەبوو کە لە هۆزی یاروەیسی و لە سەردەمی مەحموو پاشادا بوو. ئەم حاجی مەحمووە پیاوێکی دەوڵەمەند و بە مەڕ و ماڵات بوو. گەلێک کەسی لە بەردەستا بوو کە کردبوونی بە شوانکارە و ماڵاتی ئەدانی بۆ کوێستان هەرچەندە لەگەڵیان ئەکەوتە حەساوکردن بە جۆرێ خۆیان پیشان ئەدا کە زۆر فەقیرۆکە و گێلۆکەن بەڵام بۆ ماڵ خواردنەکەی ئەم زۆر وریا و زەتو زیندوو بوون. ئەمیش هیچ چاری نەئەما پێ ئەوتن هەی بۆ خۆتان ئاقلانە و بۆ من کەرانە. لەو سەرا پیاوێک هەبوو سەمسامی ناوبوو. ئەم سەمسامە ناوبانگی پاڵەوانی و ئازایەتی بە هەموو وڵاتە بڵاو بوو بووەوە. پیاوێکی تر هەبوو قەیتەرانی ناوبوو. ئەمیش هەر بەم جۆرە ناوبانگی پاڵەوانی هەبوو. ڕۆژێک قەیتەران ئەچێ بۆ لای سەمسام پێ ئەڵێ من ئەمە قبول ناکەم کە من خۆم بە یەکە پاڵەوان ئەزانم و کەچی تۆیش ناوبانگی پاڵەوانی دەرەکەی یا من یا تۆ. ئێستا من بۆ ئەوە هاتووم پێکەوە لە کۆڕێکی گەورەدا زۆران بگرین یا من تۆ ئەدەم بە عەرزا یا تۆ من ئەدەی بە عەرزا. ئەو وەختە پاڵەوانی بۆ یەکێکمان ساغ ئەبێتەوە ئەگەینا من ئەمەی ئێستا قبول ناکەم. سەمسامیش ئەڵێ ئێستا بەخێر بێ قسەکەت باشە بەڵام تۆ لە ڕێگاوە هاتووی ئێستا دانی شەو پشوویەک بدە و نانێک بخۆ پاشان چۆن ئەڵێی واکەین. قەیتەران دائەنیشێ و پاش حەسانەوە سەمسام پێ ئەڵێ برام ئێستا کۆڕ و خەڵکی پێ ناوێ وەرە تۆ پەنجەیەک بخەرە دەمی من و منیش پەنجەیەک ئەخەمە دەمی تۆ هەردووکمان پەنجەی یەکتری ئەگەزین کاممان زووتر هاوارمان لێ بەرز بووەوە و وتمان ئای ئەوە ئەو کەسەمان بەزیوە و ئەوی ترمان پاڵەوانترە. بەگەزینی پەنجەی یەکتر لەوانە بوو پەنجەیان بقرتێ لە ناکاو قەیتەرانی وتی ئای ئیتر پەنجەی یەکتریان بەردا و سەمسام بە پاڵەوانتر دەرچوو. بەڵام سەمسام وتی برای خۆم قەیتەران بەڕاستی من گەیشت بووە تینم لەسەر زارمەوە بوو کە بڵێم ئای کەچی وتت هەرە و کاتە تۆ نەتوتایە من ئەموت. ساڵێک تازە ترۆمبیل داهاتبوو پیاوێک لە سنە کارگەیەکی ترۆمبیلخانەی دانابوو تا 20 شاگردێک لەوێدا ئیشیان دەکرد پێویستی بە هیتریش هەبوو بەڵام دەست نەکەوت. ڕۆژێک کابرایەکی چەولی سمێڵ بابڕ بەبەر کارگەکەدا تێپەڕی کە چاوی بەوانە کەوت چووە ژوورەوە سەلامێکی کرد و هەناسەیەکی هەڵکێشا وتی ناشکری نەبێ وەستایان قەدریان نەماوە. وەستای خاوەن کارگە کە ئەم قسەی بیست زانی کە ئەم پیاوە کسمێکی هەبووە و لێی قەوماوە. خێراوتی کورسی بۆ بێنن. کورسیەکیان بۆ هێنا کابرای دانا و
چای بۆ بانگ کرد و ماریفەتێکی زۆری لەگەڵ نواند و لە دڵی خۆیان وتی وا دیارە ئەم پیاوە ئەهلی ئەم سەنعەتەیە و خوا ناردوویە با لێرە ئیش بکە. ڕووی تێکرد و وتی وا بزانم جەنابیشتان وەستان. کابرا دیسان هەناسەیەکی تری هەڵکێشا و وتی ئەرێ بەخوا منیش بەلای خۆمەوە وەستا بووم. وتی ئەی ئەگەر زەحمەت نەبێ بفەرم و بزانم وەستای چی بوون. وتی جاڕ و بەند. وەستای خاوەن کارگا ئەم کسمەی نەبیست بوو. وتی قوربان جاڕ و بەند چییە و معنای چییە؟ وتی قوربان یانی گەسک بەست، من وەستای گەسک بەستن بووم. کابرا وتی ڕاستە وەستا قیمەتی نەماوە، پەلی گرت و کردیە دەرەوە. حاجی برایماغای ئەمبار نەخۆش ئەکەوێ ئەنێرێ بۆ سابلاغ حەکیمی بۆ بێنن. حەکیم ئەزرایەک لە سابلاغ ئەبێ ئەوی بۆ دێنن. ئەزرا دێتە دیوەخان، خزمەتکارەکە ئەچێتە لای ئاغا ئەڵێ قوربان حەکیم ئەزرا هاتووە ئەیەوێ بێتە خزمەتتان. ئاغاش ئەڵێ ڕۆڵە بەخوا ئیمڕۆ ئەمەوێ کەسم چاو پێ نەکەوێ ناساغم، بچووە پێی بڵێ ئاغام ئیمڕۆ نەخۆشە لە جێدا کەوتووە ناتوانێ بتبینێ. لە قسەی گوێ ئاگردانی کوردانەیە ئەڵێ مەلێک هەیە خواردنی هەرگووە. ڕۆژێک فکر ئەکاتەوە ئەڵێ ئەوە بۆچی من هەرگوو بخۆم؟ ئەوە قازە، ئەوە بازە، ئەوە بولبولی خۆش ئاوازە، گۆشت و گوڵ و شەلەم باخی ئەخۆن، با منیش بچم وەکو ئەوان بکەم و وەکو ئەوان بخۆم. ماوەیەک ئەڕوا و ئەگەڕێ هیچی دەست ناکەوێ، لە برسا لاکەی دێو لەوانەیە ها ئێستا ها تۆزێکی تر بە ناچاری با ئەداتەوە سەرگ و خواردنەکە. جا هەر دەنووکی لێ ئەدا و سەر بەرز ئەکاتەوە و ئەڵێ یا ڕەبی شوکر، ئەگەر ئەمەش نەبووایە من چیم بکردایە. جارێک دوو کابرای کورد لەو کوردەواریە شەوێک ئەچن بۆ دزی ماڵە جوولەکەیە کە ئەچنە ژوورەکەەوە سەیرەکەن جوولەکە چاوی ئەڕوانێ پێ ئەڵێن باوە حیزە ئەوە بەخەبەری؟ ئەویش ئەڵێ ناوەڵڵا قوربان بەسەری ئێوە نووسوم، ئەوە تایفەکەمان هەروایە چاوزاقین. لە دێی بلەسەن یەکێ لە ئاغاشڕەکانی ئەوێ جووتیارێکی هەبوو، هەموو ڕۆژێ ئەچوو بیانوویەکی پێ ئەگرت دەستی ئەکرد بە جنێوپێدان و بەلێدانی. ڕۆژێک جووتیارەکە لێکی دایەوە وتی ئەمە حاڵ نییە منی تێدام. لە دڵی خۆیان داینا ئەگەر جارێکی کە ئاغاکە قسەی پێ بڵێ ئەم دەست بکە بەلێدانی و هیچ سەری لێ نەکاتەوە. بەڕێکەوت ڕۆژی دوایی لەسەر جووت بوو، دیسان ئاغا هات و دەستی کرد بە بۆڵەبۆڵ و جنێودان. جووتیارم جووتیار بوو، هەر جووتەکەی بەرەڵا کرد و ئاغای دایە بەر نەقیزە. هاواری ئاغا ئەگەیشتە ئاسمان، ئەوەندەی لێدا حتا بە تەواوی پەلوپۆی لێ بڕاو نووزەی تیانەمە. ئێوارە جووتیار جووتەکەی بەردا و بەرەو ماڵ بووەوە، ناوچەوانی گرشت کرد و دەستی کرد بە بۆڵەبۆڵ. ئاغا ژنەکەی لێی پرسی بۆچی وا حێدزی؟ ئەویش وتی ئاغام بێ قەزا بێ، هەموو ڕۆژێ دێت لێم ئەدا و ئەم کوژێ، بە تایبەتی ئیمڕۆ بە نەقیزە ئەوەندەی لێداوم هەموو لەشی شکاندوم. ژنەکە دڵی پێ ئەسووتیە و ئەچێ بە پیر مێردەکەیەوە و پێ ئەڵێ ئەوە بۆچی تۆ ئەوەندە خراپی، هەموو ڕۆژێ ئەچی لەم ڕەنجبەرە هەژارە ئەدەی و ئیمڕۆ بە نەقیزە هەموو لەشت شکاندووە. کابراش لە تاو ژانی لەشی ئاگای لە خۆ نییە، بەڵام بێزی نایە بڵێ ئەو منی کوشتووە، ئەڵێ هەڵبەت ئیشی چاک نەکە، منیش هەر لێیە دەم. وەختی خۆی کە ئینگلیز تازە هاتوونە وڵاتەوە، کاپیتانێک لە سلێمانی لەگەڵ موختاری گەڕەکەکەدا ناسیاوی پەیداکە. اینجا کابرای موختار بەرقاپی ماڵی کاپیتانی گرتبوو، هەر کەس بەهاتایە بۆ دیدەنی شتێکی بە بەرتی لێوەرەگرت و ئەو وەختە ئەچووە لای کاپیتان ئیزنی بۆ وەرئەگرت کە بچێتە ژوورەوە. ئاخری کاپیتان پێیزانی کە ئەم کابرایە بۆ خەڵک ڕووتەوەکردن هاتو چۆیەکە، وتی ئەگەر هات دەریکەن. هەرچەند خزمەتکارەکان پیان وت باوکم ئیترمەیە، کاپیتان پێی ناخۆشە، ئەو بەگوێی نەئەکردن و هەر ئەچوو. ڕۆژێک لە دەرگا چووە ژوورەوە، کاپیتان دەستی دایە دارحەیزەرانێک ئەوەندەی لەسەر و گوێلاکیدا هەتا هیلاک بوو و بە شەق لە دەرگاکە کردیە دەرەوە. اینجا هەندێک کەس کە موختاریان ئەناسی و لەبەر دەرگابوون بۆ ئەوە کە نەزانن تێ هەڵداوە،
پێ ئەکەنی و کڵاو جامانەکەی بەدەستەوە بوو ئەیتەکان و ئەیوت ئەم کاپیتانە پیاوی چاکە چەند یاری و گاڵتەی پێخۆشە. مێجەرسۆن حاکمی سیاسی ئینگلیز بوو لە سلێمانی. خۆتەزانی ئینگلیزەکان خزمەتی سەگ زۆر ئەکەن. مێجەرسۆن سەگێکی هەبوو، پیاوێکیشی لابوو عەبە سەگ کوژیان پێ ئەوت. ئەم عەبەیە خزمەتی سەگەکەی مێجەرسۆنی زۆرە کرد. ئەی هێنا بە سابوون و لفکە ئەی شۆرد و شانەی ئەکرد، جێگای بۆ ڕائەخست و بەدەستی خۆی چێشت و گۆشتی ئەکرد بەدەمەوە. مێجەرسۆن چەند جارێک پێی وت عەبە تۆ واز لەم سەگە بێنە چونکە ئێوە موسڵمانن، بەلای ئێوەوە سەگ گڵاوە جگە لەوەش ئەمە هەر پێچەوانەی عادەتی ئەم وڵاتەیە. هەرچەند ئەو وای پێ ئەوت ئەم زیاتر خزمەتی ئەکرد و بەنیازی خۆی بەم ئیشەی زیاتر خۆی ئەبردە پێشەوە. لە ئاخرا ئیتر ڕۆژێک مێجەرسۆن لە وزەیە نەماوتی عەبە واز لە سەگەکە بێنە بەخوا بچیتە قنگی سەگەکەشەوە نابی بە ئینگلیز. پیاوێکی دراوسێمان هەبوو، مدیری قەرەداغ بوو. لەسەر شکاتی خەڵکەکە دەستیان لە ئیش کێشا بووەوە هێنا بوویانە سلێمانی، ئەویش بۆ ئەو ماوەیە کە ئەمێنێتەوە کارەکەرێکی لەگەڵ خۆی هێنابوو بۆ ئەوە چێشت و نانی بۆ بکە. مدیر کوڕێکی هەبوو لە مەکتەب ئەی خوێند، لە حەوشەکەدا سەکۆیەک هەبوو، مدیر دنیا هاوین بوو لەسەر سەکۆکە ئەنووست. کارەکەرەکەشی لە لای خۆی ئەنوان، پەیژەیەک لە سەربانی موباقەکە دانرابوو، یەکێکیش لە سەربانی موباقەکەەوە بۆ سەربانی گەورە دانرابوو، کوڕەکە بە شەو لە سەربانە بەرزەکە ئەنووست. شەوێک کوڕە هەڵ ئەستێ دێتە خوارەوە ئەچێتە جێگای کارەکەرەکە، ئەویش هاوارەکە ئاغا ئەوە کوڕەکەت هاتووەتە سرم. ئاغاش پیاوێکی زۆر دیندار و لە خواترس بوو. لەگەڵ هەڵ ئەستێ دەست ئەداتە دارێک و بۆی دێ تەماشا ئەکا ئەوە کوڕا سەری کردووەتە سەر سەرینی کچەتیوەکە پرخەپرخ خەوی لە خۆ خستووە. باوکی ئەیداتە بەردار و ڕای ئەپەڕێنێ ئەڵێ هەی حەرام زادە ئیشت چیا توویتە ئێرە؟ کوڕە سوێن دەخوا ئەڵێ بابە بەدەم خەوەوە هاتووم. باوکی ئەڵێ مردوت مرێ، تۆ قسەیەک بکە باوەڕت پێ بکرێ، لە دوو سەربانەوە بە دوو پەیژەدا بەدەم خەوەوە هاتیتە خوارەوە، ئاخر چلۆن نەکەوتی و ملت نەشکا. عەلیە تورکە هەبوو لە سولەیمانی وتی بە چەتەیەتی ڕێم کەوتە سیوەیل، چوومە دەیەک بووم بە میوانی پیرەژنێک زۆر خزمەتی کردم. تاقە مریشکێکی هەبوو بۆی سەر بڕیم و دەرخواردی دام، لە پاشا کە لێمدا ڕۆیشتم زۆر شەرمەزاری بووم. وتم دایە تۆ خۆتەزانی من چەتەم، هیچ پارە و پوڵێکم نییە بدەمێ، لە تۆڵەی ئەم چاکیەتدا لەگەڵت کردوم هەر ئەوەندە ئەتوانم مەگەر سوارت بم. ئەویش وتی دا چاکە بە قوربانی حەمرێت بم، یاڕەبی حەمرت درێژ بێ و خوا حافوت بکە. ژنێک بە ورگی زلیەوە لەسەر گوێسەبانەیەک بەبێ دەرپێڕاوەستا بوو و دیار بوو سکی پڕ بوو. دەروەزەکەرێک بەوێدا تێ ئەپەڕێ و سەری بەرز کردەوە، جەنگڵستانێکی لە شوێنە دوابڕاوەکەی ئافرەتەکە بەرچاو کەوت. وتی خانم 4 پارەم بدێ عەرزت ئەکەم ئەم سکەت کوڕە یا کچ. خانم 4 پارەکەی دایە و کابرا وتی خانم سکەکەت کوڕە. ژنە وتی بەچیدا ئەیزانی؟ وتی بەو جۆرە کە تۆ لەو سەرەوە ڕاوەستا بووی، من قەفی سمێڵەکانیم لێرەوە چاو پێکەوت. کابرایەکی داربەڕوولەیی باری شووتی هێنابوو بۆ سلێمانی بیفرۆشێ. کابرایەکی شاری لە قەراغ شار تووشی بوو لێی پرسی تو خوا برا ڕێگای وێڵدەر کامەیە؟ کابرای خاوەن شووتی وتی بارەکەم شووتیە شووتی. ئەویش وتی من ڕێگای وێڵدەرت لێ ئەپرسم. کابرا وتی برا بارە گەورەشی تایە و بچووکیشی تایە. کابرای شاری وتی هەی هەی دۆشاو بە گونت، من چی پێ ئەڵێم و ئەو چی ئەڵێ؟ وتی برا بچووکەکان یەکێ بە قەرانێک، گەورەکان یەکێ بە 2 قەران. کابرا ئیتر وازی لێهێنا. ئەو بۆی ناردم کە عەبەی تەڵەمشک هەبوو لە سلێمانی، کارگەچی بوو. ئەم عەبەیە خوشکێکی هەبوو فاتەی تەڵەمشکیان پێوت. فاتە بەواتەی واتە بێژانی سلێمانی شەوگەردی ئەکرد.
عەبا لەمە زۆر تووڕەبوو بوو. لە مزگەوتی شێخ جەلال دانیشتە بووین مەلا ئەوڕەحمانێکی سەقزی هەبوو لەوێ لە خزمەت شێخ بابە عەلیدا ئەیخوێن. دانیشتوین عەبا هاتە سەرچۆک و سەری پەنجەی ئاراستەی مەلا ئەوڕەحمان کرد و لە تۆڕەییدا کەفی ئەشەراند و وتی: فاتەی تەڵە مشک نانت نییە، فاتەی تەڵە مشک ئاوت نییە، فاتەی تەڵە مشک جێگات نییە، فاتەی تەڵە مشک بۆچی گان ئەدەی، بۆ چه حەیای من و خۆیشت ئەبەی، فاتەی تەڵە مشک. لەوانە بوو پەنجەکانی بچێ بە چاوی مەلا ئەوڕەحمانە. مەلا ئەوڕەحمانی هەژاریش کە سەیری کردوا لەم ئیشەدا بوو بە کەسی دووەم و بوو بە فاتەی تەڵە مشک، هەروە واقی وڕما و تف لە دەمیا وشک بوو هیچ دەنگی ناکرد. عەبەش هەر لەسەر قسەی خۆی ناکەوت و لایوا بوو نەبای دیوە و نەباران. شێخ محەممەدی شێخ جەلال گێڕایەوە وتی: مامە شێخ مستەفام شێخ مستەفای شێخ نەجیب هاتە مزگەوتی ئێمە. عەبەی تەڵە مشک هەستا قوت و جگەرەکەی خۆی کردەوە جگەرەیەکی دا بە مام شێخ مستەفام و بۆشی داگیرسان. بەلای جگەرەکێشەوە کە جگەرەی گۆڕی پێ ئەکۆکێ. مامە شێخ مستەفام دەستی کرد بە کۆکە و وتی: ئابا جگەرەکە توندە. عەبەش هیچ سێودووی لێ نەکرد و وتی: قوربان جگەرەکەم نیێرەکەرە تڕێنیە. ئەمەی هەر ئەوتەوە. ناچار مامە شێخ مستەفام هیچ دەنگی نەکرد، هەر ئەوەندە نەبێ وتی: باشە باشە عەبا. فەقێ محەممەدی هەمەوەند مدیری ناحیەی بازیان بوو. ددان تازە داهاتە بوو، تاقمەدانێکی دروست کرده بوو خستە بوویە دەمی. ئەم فەقێ محەممەدە بە ناوی مدیریەوە و یا عەشایریەوە ئەچێ بۆ تەکەی قەرەداغ، میوانی نووری شێخ بابە عەلی ئەبێ کە شێخ نووریش بەشێکی لە عەشایریدا هەبوو. شێخ نووری پیاوێکی ئەبێ فەقێ محەممەدی ناو ئەبێ. لە کاتی نیوەڕۆدا سینینان دا ئەنرێ. فەقێ محەممەدی هەمەوەند بە دانەکانیەوە نانی بۆ ناخورێ. دانەکانی دەردێنێ و لەسەر سینیەکە دای ئەنێ، پاش نان خواردن لە بیری ئەچێتەوە هەڵی بگرێتەوە. فەقێ محەممەدی پیاوی شێخ نووری سینیەکە هەڵەگرێ، ئەوی لەسەری ماوە خزمەتکار ئەیخوا و ئێسقان و خەوش و خاڵەکە ئەڕژێنێتە سەر نوێلکەکە، سەگەلی لێکۆ ئەبێتەوە. چی ماوە ئەوانیش ئەوە ئەخۆن. فەقێ محەممەدی پیاوی شێخ نووریش نازانێت لەسەر ئەم سینیە ددان هەیە و بەڵکو خەڵکی ئەو وڵاتە ئەمە هەر نازانن کە ددان دروستکردنەوە هەردا هاتووە. لە پاش ماوەیەک فەقێ محەممەدی هەمەوەند ددانەکانی ئەکەوێتەوە بیری ئەڵێ: شێخ نووری ددانەکانم لەسەر سینیەکە بوو، چی لێ هات؟ شێخ نووریش فەقێ محەممەدی پیاوی بانگەکاو ئەڵێ: کوا ددانەکانی فەقێ محەممەد، سینیەکەت چی لێ کرد؟ ئەوان بە شێخ نووریان ئەوت کاکە نووری ئەڵێ: وەڵڵاه کاکە نووری سینیەکەم ڕشتە بەر سەگ. فەقێ محەممەدی هەمەوەندیش هەر ئەڵێ: کوا ددانەکانم. شێخ نووریش نازانێت چی بڵێ، لە ئاخرا چار نامێنێ ئەڵێ: وەڵڵاه فەقێ محەممەد ددانەکانت کرایە بەر سەگ و سەگ خواردی. ئەڵێ: کێ وای کرد؟ ئەڵێ: فەقێ محەممەدی پیاوی من. ئەڵێ: دەسا کورە گووە گۆڕ باوک هەرێ ناوی فەقێ محەممەدە. شێخ نووری ئەڵێ: ئاخر تۆ خۆیشت فەقێ محەممەدت ناوە. ئەویش ئەڵێ: کورە گووە گۆڕ باوک خۆیشم، هەر فەقێ باوە حیزەکەی تۆ بەرکەوێ من قیر و سیا. مەلا حەبیبی مەلاوەیسە هەبوو لەو وڵاتی کەرکووکەوە هاتبوو بۆ سلێمانی بۆ خوێندن. ساڵیش 1934 بوو. ئەو لە خانەقای مەحوی و من لە مزگەوتی حاجی مەلا ڕەسوڵ لە خزمەتی مەلا مستەفادا ئەم خوێن. دۆستایەتیمان هەبوو. عەسرێک هات بۆ لام، ئەم مەلا حەبیبە شەل بوو، لە قەدیوانی بەرهەیوانەکە شەعرێکی نووسی بۆ یادگار و ناوی خۆی لە ژێرا نووسی حەبیب لەنگ لەسەر شێوە ئیملای کۆن. وتم: مەلا حەبیب لەنگ یانی چی؟ وتی: یانی شەل. وتم: جا خۆ خەڵک بە جۆرێکی تری ئەخوێننەوە. وتی: بەچی ئەیخوێننەوە؟ وتم: بە لنگ لۆنگ ئەیخوێننەوە. وتی: لۆنگ یانی چی؟ وتم: یعنی پەشتەماڵ. ئەویش هێنای لە ژێر لنگەکەدا نووسی شەل، بەڵام لەبەر ئەوە خەتەکەی جوان نەبوو، شەلەکەی وەکو شڕ نووسی. وتم: جا ئێستا خراپتر، ئێستا خەڵک شەلەکە بە شڕ ئەخوێننەوە،
واتە پەشتەماڵەکە ئەوەندە دراوە بە بەرخەڵکەوە شڕ و وڕ بووە بەسەر یەکە. ئەمجا تۆزی ڕاما قەڵەمەکەی دەرهێنایەوە هەرچی هەبوو نەبوو هەمووی کوژاندەوە وتی خەڵکی سلێمانی پێوە لە نەگایرا و پیاوەگیان بەڵام لە چارەی خۆتان و وڵاتاندا. لە پاش بینێک ئیتر چووەوە بۆ کەرکووک. ژنێک هەبوو لە سنە فەرخی خانمی ناوبوو. ئیشی فەرخی خانم ئەوە بوو ئەچوو پیاوێکی ناشارەزای ئەدۆزیەوە مێردی پێکرد. لە پاش 2-3 شەو تەلاقی خۆی لێ ئەسەن بە مارەی و حەق و حقوقەوە بەو مارەی و شتە ئەژیا تا تەواو ئەبوو. ئەمجا ئەچوو یەکێکی تری ئەبینیەوە بەم جۆرە تەغارەی تەواو کردبوو. جارێک سەی حەمەسەنێکی سەقزی ئەچێتە ئەوێ فەرخی خانم خۆی تێ هەڵ ئەسوێ و خۆی لێ مارەکە. لە پاش 2 شەو بیانووی پێ ئەگرێ و ئەڵێ ئەبێت تەلاقم بدەیت. دنیا شەو مانگە شەو بوو لەسەر عادەتی کوردەواری کوڕووکاڵ لەسەر سەرنوێلێک لەبەر مانگە شەوەکەدا دانیشت بوون. ئەوانیش ئەیانزانی لە کاروباری فەرخی خانم و بوون بە شارەزا و دەڵاڵ بۆ تەلاقدانەکە. فەرخی خانمیش بەو شەوە لە بەرچاو ئەوانەوە پێی لە سەی حەمەسەن کردبوو بە ئەو شوەکە تەلاقی بدا. کوڕ و کاڵیش ئەیانوێت ئاسەی حەمەسەن فەرخی خانم ژنێکی خاص نییە، هەر ڕۆژی بەبەر یەکێکەوەس تەلاقی دەبا بڕوە. ئەمەش فەرخی خانم خۆی فێری کردبوون. سەی حەمەسەنیش تەلاقی نەدا. لە ئەنجامە هاتە سەر ئەوە لە پاش ئەوە کە ئەوان زۆر ڕوویان لێناوتی باوە ئیم شەو وازم لێ بێرن سۆزی وەبان چاو تەلاقی ئەدەم. لۆتی ڕەحیم هەبوو لە سنە ئەنتەرێکی هەبوو. ڕۆژێک جاف کە ئەچوون بۆ کوێستان خورمایان لەگەڵ خۆیان ئەبرد. لە سنە لە ئەنتەرەکە کۆ ئەبنە و چەندەن کێ خورما ئەدەن بە ئەنتەرەکە. ئەنتەر دەستی بردەن کێ لە خورماکانی 2-3 جار کرد بە قنگی خۆیان و دەری هێنایەوە. ئەمجا ئەوانی تری خوارد. یەکێ لە لۆتی ڕەحیمی پرسی ئەوە ئەم ئەنتەرە بۆچی واکە؟ وتی ئەوە ئەم بەسە زمانە جارێک هەڵوژەماندایە و خواردی. ناوکی هەڵوژەکە لە قنگیا گیری خوارد و دەرنەهات. زۆری نقان کەڵکی نەبوو وەختە بوو بمرێ. لە ئاخرا بە 1000 فرت و فێڵ بە جەربادر دەرمان هێنا. ئەنتەرەکە زۆر تووشی عەزیەت و ئازار بوو. ئێستا لەو وەختەوە هەر شتێکی بدرێتێ لە پێشە ئەیکا بە قنگی خۆیان بزانێت دەردێتەوە یانە ئەو وەختە ئەیخوا. هەر ئەم لۆتی ڕەحیمە مەیمونە بچکۆڵەیەکیشی هەبوو ئەیدایە بندەستی و ئەچووە ماڵە ئەعیانەکانی سنە بۆ ئەوە شتی بدەنێ. لەبەر ئەوە کە زۆر ئەچوو ئەوانیش لێی وەڕس ئەبوون. ئەمجا ئەچووە ئەندەرون خانمگەریش هەر گوێیان نەئەدایە. ئەمیش سەری مەیمونەکەی لە بندەستیەوە دەرئەخست. مەیمون ددانێکی ڕیچ ئەکردەوە لە خانم لە تاو یانی خۆی و لە ترسا بانگیە کرد ئەرێ کارە کەرگەل کێ لێنە شتێک بدا بەو سەگ باوکە با بڕوا و گۆڕی گومکە. ئەم قسەیە تۆ بیکە بە نمونە بۆ گەلێ داستان. ئەم چەند قسەیە حوسێن عەبدوڵڵا لە قەڵاتزەوە ناردوویە بۆ ڕشتە و ئەڵێ جارێک لە گوندی شوێنیە کچێک گوایە لەگەڵ پۆلیسێک دەستی تێکەڵاو کردووە و زگی پڕ بووە. لەبەر ئەمە کەس و کارەکەی ئەیانەوێ بیکوژن. لێرەدا دایکی کچە ئەڵێ با لێگەڕێن تا مناڵەکەی ئەبێ ئەگەر قۆپچە و ماشەڵای پێوە بوو وەکو مان پۆلیس ئەوە لەویە ئەنا لە ئی خۆنە و لێی کۆڵ دەدەین. جارێک قایمقامی قەڵاتزە بۆ پەیجۆری نوختەی پۆلیس ئەچێ بۆ گوندی شوێنێ. خەڵکی گوندی لەگەڵ کوێخادا دێن بە پیریەوە. کوێخا ڕووە کاتە قایمقام و پێڵێ دەبەر حەمرێت دەمرم ئینشاءالله ساڵێکی تیرتەپیە پاش چاوش. کابرایەکی ئەو بەرکیەوە کوڕێکی ئەبێ ئەیەوێ ژنی بۆ بێنێ. دراوسەیەکیان ئەبێ ئەچێ بۆ داخوازی کچەکە. ئەم پیاوەش هیچ شک نابا لە گایەک زیاتر. باوکی کچە داوای گایەکەی لێ ئەکا ئەگەینا کچەکەی نادا بە کوڕەکەی. کابراش ئەڵێ برام من لە ماڵی دنیا هەر ئەو گایەش کە بم ئەگەر بیدەم بە تۆ چی بکەم؟ کوڕە لەسەر کولانجەی سەربانەکەەوە گوێی گرتبوو بە باوکەکەی ئەڵێ بابە گا بازووی بدەرێ بەخوا بایی گاکە ئەیتڕێنم. کچەش کە لەوێ دانیشت بوو سەری بەرز کردەوە و ڕووی کردە کوڕەکە و وتی تڕحێ و بڕۆ گوو بکەم بە ڕیشی باوکتە
ئەی بۆ ئەو ساڵە کوڕی ئەمەدی وەتمانیە لە کوێستان سوارم بوو هیچ نەشی تڕاندم. هەر لەو بەرکیەوە کابرایەک ژنێک دێنێ بەڵام هیچی لێ ناکات تا چەند ڕۆژێک بەیانی زوو ژنەکە ئەچێ بۆ کانی سەیرەکە چەند ژنێک مەلاکەن ئەویش لیانە پرسێ ئەوە بۆچی ئێوە هەمووتان هەر مەلاکەن ئەوانیش تێگەێنن کە لەبەرچی و بۆچییە ئەم مەلەکردنیان کە ئەچێتە ماڵەوە بۆ مێردەکەی ئەگێڕێتەوە و پێ ئەڵێ ئەبێت تۆش وا بکەی پیاوە ئەڵێ من پێوەم نییە ئەڵێ بکڕە ئەڵێ پارەم نییە ژنە ئەڵێ کابرا تارانیەکانی تەوقە سەرمت ئەدەمێ بچوە بکڕە یا بخوازە کابرا تارانیەکان وەرەگرێ و بۆ سبەی شەوێ کێر و گونی نیشانی ژنەکەی ئەدا ئەڵێ هاها ئەمەم کڕیوە ژنە دەستێکی لێ ئەدا و ئەڵێ باشە ئەی ئەو دوو گوڵەنگە بۆ چیەوە هێناوتە ئەڵێ وەڵڵە ئافرەت ئەوانە بۆ جوانی هێناو من ژنە ئەڵێ جا پیاوەکە پیاوی هەژار و بێپارە و پوڵ جوانی بۆ چییە بریا ئەوانە یا بخرانایە سەر درێژی و یا پانی ئەوەی کە خۆت پێ ئەڵێیت کێر. ئایەتی گۆپاڵ بۆ کاروان ئەچوو مەلا مەخمورە دەشی گوت ڕێگام گوندێکی دوورە ژنەکەی وتی ئایەتل کورسی بۆ تۆ زۆر باشە لە سەگە ترسی ئەگەر بۆت هاتن بۆیان بخوێنە گوتی ئافرەتێ بەسم بدوێنە کسۆکی لا دێنە خوێندەواورە لە قورئان ناگا چاری هەرداورە سوورەی گۆپاڵیان لەسەر دەخوێنم گەر تێشم نەگەن دەمیان دەشکێنم. کابرایەک لەو وڵاتی بانەیە کەوتە سەر و سەودای ژنهێنان بەڵام ئەیویست ئەم ژنە کە ئەیهێنێ کچ بێ کچیشی دەست نەکەوت لە ئەنجامە ئافرەتێکیان بۆ هەڵدا وتیان ئافرەتێکی زۆر بەسەروبەر و ئیش لێ هاتووە ئەوەندە هەیە چەند مێردێکی کردووە وتی چەند مێردی کردووە وتیان بەخوا تەغارێ تەواوی کردووە وتی ئایا لەم مێردانە هیچ مەلا و جۆڵایان تێدا بووە وتیان نا وتی دەسا هەر کچە و من بە ئاواتی خۆم گەیشتم. ژنێکی تورکمان لەگەڵ مێردەکەیە ئەچن بۆ گوێ ئەو ڕووبارە مەلە بکەن ژنەکە ئەچێتە ناو ئاوەکە و کت و پڕ قەرژاڵێک لە ناو ئاوەکەدا قەپ ئەکا بە دوا بڕاوەکەیە ژنە هاواری لێ بەرزە بێتەوە ئەو دەنگەش بڵاوە ئەگەر قەرژاڵ قەپی کرد بە شتێکە فووی لێ بکرێ بەرەڵای ئەکا مێردەکەی ئەچێ فووەکە بە قەرژاڵەکەدا قەرژاڵ بەسەرەکەی تری لێوی کابراش ئەگرێ و لەگەڵ دوابڕاوەکەی ئافرەتەکەدا جووتی ئەکا کابراش لەگەڵ ئەوەدا هەر لە فووکردن ناکەوێ لەو کاتەدا ئافرەتەکە لە تاوانە باەکی لێ ئەبێتەوە و ئەیدا بەلوتی کابرادا کابرا ئەڵێ هەی تۆ فوونەکەران فوتەن گەنیایان با هەروە بمانایان کەر لە بەغدا مەزەڕان. کابرایەکی موکریانی بڕا عەلە شیشێکی دابووە بەر و گەیشتە ئەو دەشتی شارەزورە کابرایەکی شارەزوری لە کابرایەکی دراوسێ ئەپرسێ کە عەلەی ناو ئەبێ ئەڵێ هۆ عەلە ئەو سوورە مل درێژە پیسانە چین ئەویش ئەڵێ یەژن عەلە شیشەن عەلە شیش ئەڵێ عەلە شیش چییە ئابرا تۆ دەنگ قنیان هەز ئەڵێ برا هەسی و هەز نیسی و هەز وە دوانیە قنگێکیان هەس. کابرایەک لەو دەشتی دزەیە لە کابرایەکی دوورە دەست ئەپرسێ ئەڵێ برا بارانتان ئەویش ئەڵێ پەڵەی ئێمەیدایە و خەڵکی بەگونان. لەو سنگاوە پیاوێکی شێخ قادری گول لە نەبڕ ژن دێنێ لە سبەینێدا ئەچێت دەستی شێخ ماچەکە شێخ سەیرەکە کابرا ڕەنگی تۆزی هەڵبزرکاوە ئەڵێ سمە لام وایە ژنەکەت ناشرینە سمەش ئەڵێ یا شێخ شەروەتوێ لە ڕووتە ئێژی گاگتە. کابرایەک لەو بەرکیەوە فێربوو بوو ڕاوە چۆلەکەیە کرد هەر چۆلەکەیەکی کە ئەگرت سەری هەڵ ئەکەند و ئەیخستە سەبەتەکەیەوە تا پڕ ئەبوو ئەیهێنایەوە و ئەیان خوارد ساڵ 12 مانگەی خوا ئەمە ئیشی بوو. ڕۆژێک هات بەسەریا وتی با بچم پرسی مەلا بکەم بزانم ئەمە کە من سەری ئەم چۆلەکانە هەڵەکەنم حەڵاڵە یا حرامە. مەلایەک لە گوندەکەیانە هەبوو چوو سەبەتەیە چۆلەکەی بۆ بردە ماڵەوە و خۆیشی چوو بۆ مزگەوت و پێی وت
مامۆستا من ئیشم ئەوەیە ڕاوە چۆلەکە ئەەکەم و زۆرتر بەوە ئەژێم بەڵام سەری نابڕم هەر ملی هەڵ ئەکەنم ئایا ئەمە حەڵاڵە یا حرامە مامۆستا وتی باوکم شتی وا حرامە چۆنە بێ ملی هەڵکێشی ئەبێ سەری بڕی پاشان کابرا وتی دەسا بەخوا مامۆستا سەبەتەیەکیشم بۆ ئێوە بردە ماڵەوە بۆتان مامۆستا تۆزی ڕاما و پاشان وتی تۆ دەنگ لەو وەختەدا کە سەریان هەڵ ئەکەنی ئەڵێن جریوری یا وری جری مەبەستی ئەوە بوو کابرا هەرکامیان بڵێ حەڵاڵە وتی بەخوا مامۆستا ئەڵێن جریوری وتی کەواتە حەڵاڵە کابرایەکی خۆشناو کەرێکی هەبوو لێیون بوو گەلێ بە شوێنیا گەڕا نەیدۆزیەوە ئەمجا لە پاڵ بەردێکا دەستی کرد بە هەڵپەڕین و بەدەمیشیەوە گۆرانی وتن یەک دوو کەس لەوانە کە ئەو لێی پرسی بوون بۆ کەرەکەی هاتن بەسەریا و لێیان پرسی ئەمە چییە یەکێ کەری لێون ببێ واکە وتی خارینە ئەنگۆ نایزانن من ماوا دەکەم لۆ ئەوەی کەرەکێکم لە بنە تاشێکە بە چاوەخۆ بێنێ کە من چ بە تەنگیەوە نیمە ئەمجا لۆ خۆی بێتەوە لۆ مارێ وا ئەگێڕنەوە کە لە زمانی سولەیمانی پێغەمبەردا شەڕێک ڕوویدا پیاوان چوون بۆ ئەو شەڕە سەر نەکەوتن پاشان سولەیمانی پێغەمبەر ژنانی نارد و ئەوان شەڕەکەیان بردەوە سولەیمان پێی فەرموون چیتان ئەوێ لە تۆڵەی ئەم ئازایەتیەدا تابتان دەمێ ئەوانیش وتیان هیچمان ناوێ ئەوە نەبێ کە لە باتی ئەوە هەر پیاوێک دەژنی هەیە هەر ژنێ دەپیاوی هەبێ سولەیمانی پێغەمبەر فەرمووی ئەمە نابێت و خوا وای نەکردووە ژنان هاتنەوە و کەوتنە سەر ئەوە کە لەم ڕۆوە قاقەزێک بنووسن بۆ خوا قاقەزیان نووسی و دایان بە قەلە ڕەش بۆیان بەرێ قەلە ڕەش قاقەزی گرت بە دەنووکەوە و بردی لەو وەختەوە ئیتر هەرچی قەلە ڕەش بە ئاسمانەوە دەرئەکەوێ و ئەقیڕێنێ ژنان ئەڵێن خێر خێر واتە ئەبێ خەبەرێکی خێر و خۆشی قاقەزەکەت هێنابێتەوە کابرایەکی یەسۆجانی هەبوو پیاوێکی زۆر لە خواترس و هەموو وەختی لە لای مەلا و لە کۆڕی فەقییانە ڕای ئەبوارد گەلێ شت لیانەوە فێر بوو جارێک لە وارماوە مەلاکە سەیرەکە ئەم کابرایە تەزبیحێکی بەدەستەوەیە ئەڵێ نە سوبحان الله نە سوبحان الله مەلا لێ ئەپرسێ ئەڵێ ئەرێ ئەوە تۆ ئەڵێ چی خۆ ئەمە کفرە تۆ ئەیڵێ ئەویش ئەڵێ بەخوا مامۆستا من نەزرم کردگە 4 تەزبیح سوبحان الله بکەم کەچی لە دواییدا سەیرم کرد 5 تەزبیحم کردگە ئێستا تەزبیحەکەی تری ئەسیەنمەوە با هەر 4ەکەی بۆ ئەوێ عەشرەتی ئێناخی لەو بەری سیروانەوە خست بوویان نەوڕۆڵیش لەم بەری سیروانەوە مردوویەک لە ئێناخیەکان مردبوو نەوڕۆڵیەکان ئەچن بۆ پرسە کە ئەگەنە سەر سیروان سیرەکەن سیروان هاتووە و ناتوانن لێی بدەن یەکێ لە نەوڕۆڵیەکان لەم بەر ئاوەکەوە بانگەکە هۆ هۆ مارف مارف هۆ مارف خاوەنی پرسەی ئێناخیەکان بوو ئەویش هەر لە ناو دەوارەکەوە لە ناو پرسەکەدا ئەڵێ هۆ بەڵێ هۆ ئەڵێ ئەم لەم بەرەوە پێی ئەڵێ بێ بێ ئەویش دێتە سەر سیروان ئەڵێ ها برا یەژی چی ئەمیش ئەڵێ برا ئێمە هاتگین بۆ پرسە ئەوە چاوت لێیە سیروان هاتگە نایەڵین بدەین لە ئاو ئاوا هەر لێرەوە فاتیحا هەموو دەست بەرز ئەکەنەوە فاتیحاکە ئەخوێنن ئەمجا هەر یەکە بە شوێن خۆیانە ئەگەڕێنەوە کابرایەک هەبوو لە گوندی تەڕەمار پیرەکچێکی هەبوو لەبەر ئەوە کە نەیدابوو بەشوو هەرما بووەوە ڕۆژێک کچە دەست ئەدا بەسەر وانێکەکەی و ئەڵێ بەختە هەڵ نەستی کوڕ و کاڵەت تێبەر ئەدەم لەو کاتەدا کە ئەم قسەیە ئەکا باوکی لە پشتیەوە ئەبێ و ئەم پێی نازانی گوێی لە قسەکەی ئەبێ ئەڵێ ئەگەر چارێکی نەکەم ئەم چاتیوە ئابڕوومە با کچە دایک و براشی هەبوو کابرای باوکە چوو بۆ مزگەوت کە خەڵک کۆبوونەوە وتی بەخوا کچی قەیرە لە ماڵا بوون گوناحە ئەمەوێ کچەکەم بدەم بەشوو ئەم قسەیەی بۆ پیاوێکی دراوسیان ئەکرد کە لە مزگەوتە لە تەنیشتیەوە دانیشت بوو گوایە قسەکە تەنیا هەر بۆ ئەو ئەکا بەڵام وایە کرد کە خەڵکی تریش گوێیان لێبێ
کوڕە پیرێکیش گوێی لە قسەکانی بوو، ئەویش دەمێک بوو بەتەما بوو ژن بێنێ، بەڵام ژنی دەست ناکەوت. سەرێکی قوت کردەوە و چووە بندەستیەوە. لالە حەمەسەنیش قسەکەی هەر نەبڕی، پاشان کوڕەکە وتی: لالە حەمەسەن، ئەگەر تۆ بتەوێ کچەکەت بدەی بەشوو، لە من چاکترت دەست ناکەوێ بیدە بە من. لالە حەمەسەنیش وتی: باشە کوڕم، وەرە بۆ ماڵەوە، پارە و شتە چی پێویستە بیهێنە، وا دیارە خوا نەسیبی خستوونەتە یەک. شەوێ کوڕە لەگەڵ 2-3 پیاو ماقوڵی ئاواییدا چوون بۆ ماڵی لالە حەمەسەن. گفت و قسەی خۆیان بڕاندەوە و لەسەر 100 قەران ڕێککەوتن. کوڕە 100 قەرانەکەی دەرهێنا، دای بەدەست برای کچەکەوە و ئەویش کەوتە ژماردنی. کچە لەو لاوە نیسکێنەی لێ ئەنا لە خۆشیە پێی بە عەرز ناکە و لەو کاتەدا پرشێ لە نیسکێنەکە هەڵ ئەپڕژایەوە و کەوت بەسەر دەستیا دەستی سووتا. وتی: دەستمت سووتان ڕێیامە ناوتە. بابەکەی گوێی لێبوو، وتی: چێشتەکەت پیس کرد بەرم بە قنگتە. دایکەکەی ئاگری تێبەر بوو، وتی: قنگی کچەکەمت دڕی ڕیان بەڕیشتە. براکەی وتی: حسابی پارەکەتان لێ تێکدام، گوم کرد بەدەمی گشتانە. کوڕەی زاوا هەستایە سەر پێ، دەستی کرد بە هەڵپەرکیە و سووردان و وتی: هەر لە ئێستاوە شایی کەرانە و دەست بە ملانە و گوولە دەمانە. لەو وڵاتی ئالانە لە گوندی گروێز بێوەژنێکی تەڕپیری مێخەک لە مل هەبوو. باجی هامینەیان پێ ئەوێت پارچەشکارتەیەکی ماشی هەبوو. وەختی دروێنەی هاتبوو بە دەستیەوە داما بوو، سەپانێکی وای دەست ناکەوت بۆی بدروێتەوە. ڕۆژێک خۆی دا لە دەق و چاوەکانی پڕ لە کل کرد و لاگیرە و کەمەرەی مێخەکەکەی خستە ملی. کوڕ و کاڵ لەبەر مزگەوتا دانیشت بوون، چوو بەلایەنەوە بە تیلایی چاوێک سەیری کردن، بە زەردەخەنەیەکەوە ڕووی تێکردن و وتی: لە منتان نەکەوێ، چۆن ئێوە دڵتان بڕوایی ئەدا ئەو ماشەی من هەروە بمێنێتەوە. تیلی چاوەکەشی ئەکێشا بەسەریانە. کوڕ و کاڵ هەریەکە لە ئاستی خۆیان دەستیاندا بە سنگیانە کە سبەینێ بە هەرەوەز بۆی بدورنەوە. ئەو تیلایی چاوە کاری کردە هەمویان، هەرکە لە ئاقاری خۆی بە نیشانەی ئەو تیلایی چاوە ئەزانی. باجی هامینەش ئەزانێ وا دەستی خۆی وەشاندووە، بەڵام ماشی سەگبا بە ڕۆژێک نادورێتەوە. کەوتە بەیانی یەکەیەکە چوو بەلای کوڕگەلەوە، هەریەکە هێمایەکی بۆ ئەکرد و تورەکەیە سێویشی لە باخەڵ یا شاردبووەوە، سێوێکی ئەدایە و ئەیوت: ئەمە بخەرە باخەڵت بۆ ئەوەی یادگاری من بێ لە لای تۆ. کوڕگەل چوون نیشتن بە پیرەماشەوە. جارجار باجی هامینە لە دوورەوە قریوەیەکی ئەکرد و ئەیوت: هەی بە قوربانی کوڕی سێو لە باخەڵ بم. هەر کەس لەوانەش لای وابوو، تەنها ئەو سێوی لە باخەڵایە و ئەم بە قوربانە بۆ ئەوە. بینیان پێوەنا نەکەوتە نیوەڕۆ، تەقەیان لەو سەری پەڵەماشەوە هەستاند و هەمویان دووریەوە. بەم جۆرە باجی هامینە دەستی خۆی وەشاند و کوڕگەلیش دەست لە گونان بەرەو ژێرتر بۆی دەرچوون.